میهرەبان سڵاوی خۆتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینێران ئەم ڕۆژ لە پایانی ڕۆژەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بردۆ بابەت کە لەگەڵ هاوکارانمە بە هاوکاری کەمدەریار پێشکەشتانی دەدەین هیوادارین تا کۆتایی پرۆگرام بینەری سەرجەم بگە بابەتەکانی ئەم ڕۆژانی ڕۆژ بەس خۆشانە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەگەن کەشێکی باریتان باش دیوەخوازین کە ئەم بەهارە و ئەم نەورۆزە پڕبێت لە خۆشی و شادی بۆ هەموو لایەکتە ئینشاءڵڵا و دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک و ناخۆشێک و کارەساتێک ئازان و خۆشەویستان هیواخوازین کە ئەم بەهارە بێتە هەوێنی ئاشتی و هەوێنی پێکەوە ژیان و بێتە مایەوەی کە ئەو قەیران و ناخۆشیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کۆتایی پێبێت و حکوومەت و لایەنە پەیدارەکانیش بەجددی ئاور لەم کە لە ستەمنیدەیە ببینەوە و بتوان داواکاریەکانی ئەو هاوڵاتیانە جێبەجێ بکەن کە لە ئێستادا دۆخێکی ناخۆشەیە لە هەرێمی کوردستاندا دەخوازین کە ئەم بەهارەوە ڕۆژەکانی داهاتووتر ئینشاءڵڵا ڕۆژانێکی باش و پڕتەدروست و کامەرانی بێت بۆ هەموو لایەک ئازان خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردو لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لا تەوریەکەی بەنامەکەماندا باز لەوە دەکەین کە لە نێو گەنجاندا تا چەند گرنگی دەدرێت بە جلوبەرگی کوردی و بە گشتیش لە نێو کۆمەلگادا بۆچی تەنها لە بۆنە و مەراسیمەکاندا جلی کوردی دەپۆشرێت بەشێک لە بەشەکانی دیکەی کوردستان هەمیشە و بەردەوام لە کار و کەسابەت و ڕۆژانە و لە تەنانەت لە بەڕێبەرایەتی و دام و دەستگاکانیشیان هەمیشە و بەردەوام جلی کوردی دەپۆشن ئەم گرنگیدانە بە جلی کوردی تا چەند دەبێتە مایەوەی کە نەوەی نوێ زیاتر گرنگی بێت بە جلی کوردی و لای خۆشەویست بێت و هەست بەوە بکات کە ئەمە شناسێکی گەلی کوردەوە بەردەوام گرنگی پێ بکات وەروان لە تەوری دومیشمان تەوری دویمان تایبەتە بە چۆنیتی ئامادەکردن ئامادەکاری بۆ گەشت و سەیرانێکی و خواردنێکی تەندروست بێگومان سەیران و گەشت بۆ خۆشی بۆ ئاسوودەی دوور و دەروونە بەڵام پێویستە ئامادەکاری بۆ بکرێت و پێویستە پابند بین بە کۆمەڵی ڕێنمایی تەندروستی تاوەکو زیان بە تەندروستیمان نەگەێنێ و پابند بین بە خواردنی باشوە بتوانین لەو ڕۆژانەی کە گەشت و سەیران دەکەین بە شێوەیەکی تەندروستانە خواردن خوێن تاوەکو نەبێت بە زەرەر و زیان و دواتر تووشی نەخۆشی بین و سەردانی نەخۆشخانە بوون کە تەندروستیەکان بکەین بۆیە بگرنگ مازانی کە تەوەری دوم تایبەتکەین بەو هیوادارین ئێوەش سوودی لە بین و بابەتەکە سەرجەمی بین. ڕازەر خۆشەویستان لە تەوریسی بەرنامەکەشماندا باز لە کۆمەڵێک ئادابی جوان دەکەین لە گەشت و سەیراندا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باز لەوە دەکەین کە کەسێک یان خێزانێک دانێ بچنە سەیرانێک هەر لە ماڵەوە دێنە دەرەوە پێویستی بە کۆمەڵێک ئادابی جوان هەیە لە دوعاکردن لەوەی کە دەچنە دەرەوە ژینگە پیس نەکەن ئەو سەیرانگایە پیس نەکەن و لەگەڵیشیدا ئاگاداری عیبادەت و نوێژەکان وەروها نوێژی هەینیشیان بن و کۆمەڵێک بابەتی دیکە لەو تەورەیەماندا گفتوگۆی لەگەڵدا دەکەین لەگەڵ میوانێکمان و زانایەکی عینی زیاتر گفتوگۆ دەکەین و بارەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک بریتی و بڕگەی دیکەمان بۆ ئامادە کرد. بەڵێ ساش دەچینە لای پێشبینیەکانی خۆشەوە و دواتر دەگەڕێنەوە وڵاتانی و تۆڕەکانتان پێشکەش دەکەین.
سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان ئەرکی هەموو لایەکمانە ئاگاداری مێژوو شناسی گەلی کورد بین و ئاگاداری ئەو بین کە باو باپیرانمان چ جۆرە جلوبەرگێکیان پۆشی و گرنگیان بە چ جۆرە جلوبەرگێک داوە و لە ئێستاشدا هەموو لایەکمان هەوڵی ئەو بدەین کە جلوبەرگی ڕەسەنی کوردی خۆشەویست کوێن لە نێو گەنجاندا لە نێو کۆمەلگادا کە لەوانێ بەشێکی ئەو ئەرکە بکرێتە سەر دەستگا ڕاگەیاندەکان و ئێمەش لە چاوەڕێکماندا باز لەوە دەکەین کە لە نێو گەنجاندا تا چەند گرنگە گرنگی بدرێت بە جلوبەرگی کوردی و باز لەوەش دەکەین کە ئایا گۆڕانکاری کراوە لەو شێواز و دیزاینەی کە لە نێو جلوبەرگی کوردی جاراندا هەبووە لەگەڵ ئێستاشدا هەیە و باز لەوەش دەکەین چی بکرێت بۆی کە لە نێو گەنجان لە نێو کۆمەلگادا جلوبەرگی کوردی خۆشەویست بێت. بە جیاواز لە پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان بوون من لە ڕۆژەڵاتی کوردستان و چەند شارێکی کوردی بە تایبەتی تر شاری جوانڕۆ کە دەچیتە نێو بازار و شوێنەکانی بەدەگمەن هەیە کەسێک ببینی جلی کوردی لە بەردانە بێت بە گەنج و مناڵ و پیر و بەتەمەن و خێز ئافرەت و ئەمانە هەمووی جلوبەرگێکی کوردیان لەبەرایە و ئەمە شتێکی زۆر جوانە و جێگەی زۆری لە سەرنجی گەلانی دیکەیە کە سەردانی و ناوچە کوردیان دەکەن دەزانن کە ئەمە شناسێکی جیاوازیان هەیە بۆیە گرنگە هەموو لایەکمان تەنها لە بەهار و لە مەراسیمەکاندا گرنگی بە جلوبەرگی کوردی نەدەین و لەبەری بکەین و زیاتر ئاشنای بکەین بنەوەی نوێوە ئەو نەوەی کە دێتە ئارا و ئاگادار بن کە ئەمە شناسێکی جوانی کوردەواریە. بەڵێ ڤیتێکمان ئامادەیە هەر سەبارەت بە ئاشناکردنی قوتابیان با کەلەپوری کوردەواری کە زۆر گرنگە وەکو هاوکارم ئاماژەی پێکرد کە جیلی ئێستاوە نەوەی نوێ ئاشنا بن بە کەلەپوری خۆیان بە جلوبەرگی کوردی ڕەسەن بۆیە ڤیتێکمان لە سۆرانەوە ئامادەیە کە ئاشناکردنی قوتابیانە بە کەلەپوری کوردەواری بێکەوە بینەری دەبین. و گرنگی فستیڤالە کلتوریەکانیش لەوەدا کە کللتوری کۆنی باپیرانمان خەریکە کاڵ دەبێتەوە لە ناو وڵاتی ئێمەدا لە ناو خاک و نیشتمانی ئێمەدا بۆ ئێمە بە پێویستی دەزانین کە قوتابیانەوەی دواڕۆژن بە کللتوری باپیرانمان شادیان بکەینەوە بە کللتوری باپیرانمان ئاشنایان بکەینەوە ئەو شتانێک کە لە کۆندا بەکارهاتوە پێویستە جارشترەوەیان بزانەوە بەکاری بینەوە نەوەک کەلتوری غەرب بێت و داگیری بکات و هەموو شتە کۆنەکانمان لە ناو بچێت و هیچ کەلتورێشی ئەوەی نەبێتن لە ناو ئێمەدا کەلتوری خۆمان. ئەمڕۆ گاستم بە فستیڤاڵی فۆلکلۆری کە سپاس مامۆستاکانمانەکەین کە بە ئێمەیان ئاشنا کرد و سپاس ئێوەشەکەین کە ئامادە بوون ئەلێرانە و ئەمڕۆ کە خواردنمان ئامادە کردووە و هیواداریم بە دڵتان بێت و زۆر سپاس. ئەمڕۆ لە قوتابخانەی داستانی دۆلاوەژە هەستان بە ئەنجامدانی فستیڤالێکی گەورە لە قوتابخانەی داستانی دۆلاوەژە کە چەند بڕگەیەکی کوردەواری لە خۆی گرتبوو و فستیڤالەکە بۆ ئەوە کراکە بۆ ناساندنی جلی کوردی بە منداڵانە و چەند ناساندنی خواردنی کوردەواری و لەگەڵ کەلوپەرە کوردیەکە. زیندووکردنەوەی ڕەسەنایەتی بە هەموو لە قوپۆلەکانیەوە ئەکرێ بایەخی زیاتری پێ بدەین یا پرەوی زیاتری پێ بدەین چونکە بەڕاستی کەم تەرخەمیەکی زۆر لەو بارەدا کراوە و ئەشکرێ لە داهاتوودا تەنها نمایش و پیشاندان نەبێ هەوڵ بدەین کرداریەن زارێشتر بینەوە مەیدانی ڕەسەنایەتی و ڕەسەنایەتی دەربکەوین خزمەتکردنی ڕەسەنایەتی یا دنیای ڕەسەنایەتی
هەم چێژی هەیەەوە هەم سوودیشیە ئەمڕۆ کۆمەڵە خەڵکێک کە لێرە لە دەوریە کۆبوتەوە هەستمە کرد هەمویان دڵخۆشن هەمویان نەتوانن لە جەنجاڵی ژیان دوورکەوتنەوە لە دنیای سادەیی لە دنیای ڕەسەنایەتی هەم چێژ وەرگرن هەم سوود وەرگرن و داوا ئەەکەم لە ڕاگەیانەکانیش کە بەڕاستی بەشێک لە ڕاگەیانەکان ئەتوانم بڵێم لەوەتەی کارەکەن دش بەو بوارەنەیە ئەو بواریان بەرەو لێواری مەربردیا و داواش لەوانە ئەەکەم کە یانەوێ لایەنی کۆمەڵایەتی کوردەواری جێماوی باوان چاکەکان بێنیەوە مەدان و کاری پێ بکەن و ئەوەی کە خراپیشە بۆ ڕابردوو جێبێڵ. بەڵێ ئەزیزان لە بەهاردا زۆر گرنگە کە لەو کەشە خۆشە لەو کەشە تایبەتەیە جلوبەرگی ڕەسەنی کوردی بپۆشین و بگەڕێنەوە ئەگەر بە کۆنیش کۆمەڵێک جلی کوردی تایبەت هەبوون خۆشبەختانە ماوەیەک خەریک بوو لەناو گەنجاندا ئەمە ئەمە خەریب بوو وەلا دەنرا بەڵام ئێستا بەشێک لە هاوڵاتیان خەریکن دەگەڕێنەوە بۆ لەبەرکردنی ئەو جلە ڕەسەنانە کە جلێکی زۆر تایبەتە بەنەتەوەی کورد و شوناسی ئێمە و کللتوری ئێمە وا دەکات خانمانە پێم وابێت زۆر گەڕاوەوە بۆ جلی کوردی میوانێکمان هەبوو ئەماژی بەوە بڵێ ئێستا خۆشبەختانە تەنانەت لە جژنەکانی شاجژنی ڕەمەزان و بێجگەر لە بۆنەکانی مناسب و ئاهەنگەکانی دیزاینی جلوبەرگی خانمان پێم وابێت ئێستا لە زۆر گرنگی پێ دەدرێت هەبوو ئێستا مۆدێلیاتۆتەوە و خانمان وابزانام لەبەری دەکەنەوە بڵێ بڕاندی زۆر کوردی تایبەت هاتووە زۆر گرنگە کە بگەڕێنەوە بۆ ئێستاش وابزانام ڤیتێکمان هەیە کاک دانێر تێکستە هەواڵمان هەیە کۆمەڵێک هەواڵمان هەیە و بە تێکستە هەواڵ پیشانیەوەی عزیزی دەدەین دەچینە ناو دواتر لە تەوریەکەم لەگەڵتان دەبین.
دووبارە سڵاوتان لەبێدا زان و خۆشەویستان لە تەوەریەکەین بەنامەکەماندا باز لە گرنگی پێدان بە جلوبەرگی کوردی لە نێو کۆمەلگادا بەگشتی دەکەین و لێو گەنجانیشدا بە تایبەتی تر بزانین چی بکرێ بۆی کە جلی کوردی و ڕەسەنی جلی کوردی بە نەوەی نوێ و بە گەنجان ئاشنا بکەین چۆن خۆشەویستی ڕۆسەنایەتی و جلوبەرگی کوردی لە نێو گەنجاندا بچێنین بۆی کە زیاتر گەنجان گرنگی بدەن بە کولتور و بە جلوبەرگی جوانی کوردی. میوانێکمان هەیە کە کاسبکار لە نێو بازاردا شاڵ و کلاش و جلی کوردی و ئەو بابەتان دەفرۆشێت و بەردەوام بۆ ڕۆژانە بە جلوبەرگی کوردی و بە جلوبەرگێکی کوردی زۆر ڕەسەنی جوانەوە دەردەکەوێت. ئەویش بەڕێز کاکەیوان معروفە شارەزا لە کلاش و لە دیزایانی جلوبەرگی نوێدا. کاکەیوان زۆر بەخێربێن. سپاس بۆم دەرفەتە. سپاسانەکەم بۆ بەسەرکردنەوەش. زۆر سپاس کاکەیوان ئەگەر باز لەو بکەین لە ئێستادا لە نێو گەنجاندا چۆن جلی کوردی هەڵدەسەنگێن و تا چەند گەنجان گرنگی بە جلوبەرگی کوردی دەدەن. سەرەتا سپاسانەکەم من کە چاوەڕێ ئەوە کەم کە خەڵک بەرەو پێشچوونێکی زیاتر بە جلی کوردی بدا بە تایبەتی لە نێو خانمان و پیاواندا. ئێستا زۆربەی بۆنە و ئاهەنگەکان ئەوانەی کە لە تەخەڕوجی زانکۆ و ئاهەنگی بووکوزاوە ئەوە جیلی گەنجانن ئەو جیلە زۆر ئیحتیمام بە جلی کوردی دەدەن و بەرەو پێشچوونێکی زۆر باشی بینیوە لە چاو ساڵانە هەتا لە چاو نەوەتەکانیشە. ینی خەریکە گەڕێنەوە بۆ ساڵانی هەشتاکان لە هەشتاکان جلوبەرگی کوردی زۆر لەبەرەکرا. ئێستا سواز بۆ خوا گەیشتوەتە و ئاستەی کە خەریکە نزیکی جاران ئەبینەوە. باشە بڕستەوەکوی کاسبکار لەم بەرزدا ئایا تا چنێک خواستی لەسەر بووە زیاتر ئەو لە کوردیانە کامانن بە تایبەتی یاری خواستی لەسەر لەم بەرزەیە. بەڵێ وڵایەتر بە پێی ئیمکانیەت و تێچوونی جلوبەرگەکان جلوبەرگی قوماشی سادە ئەوانە نرخەکەی گونجاوە خەڵک زۆر لە بەریەکە و شاڵ نرخێکی بەرزی هەیە کەم کەس دەتوانێت لە بەریکە ئەوانەی کە ئیمکانیەتیان باشە ئەوانە شاڵ لە بەرەکەن بۆ جلوبەرگی قوماش ئەوانە نرخەکەیان گونجاوە لە ئاستێکی مناڵەوە هەتا گەورە بەدایمی ئەوانە ئێستا هەنێ پیاومان هەیە لە تەمەنی 50 بۆ 6 ساڵ بە دایمەی جلوبەرگی کوردیە پۆشن. زۆر باشەکەکەوانەمێ ئاماژە بۆ بکەیت کە بەڕێستان ڕۆژانە لە شوێنی کارەکەتان بەردەوام بم دیزاینە دەرەکەی و جامەدانە و جلیک و جلوبەرگێکی کوردی و پەسەک و ئەو بابەتانە دەپۆشیت. ئەمە خولیای حەزی خۆتە یان زیاتر ئەتێ پامێ بگەینی بە خەڵکان کە ئەمە جلوبەرگی ڕەسەنی کوردیە. خۆی لە دنیاە بینین شتێکە و بیستن شتێکە. ئێمە کە ئەڵێن بینی ومانە ئەوەی کە ئەیبینی واقع و جوانی ئەو شتەیە کە ئەیبینی ئەوەشی کە ئەی بیستی شتێکی ترە. من بۆ ئەوەی کە ئەو شتە لەبەر چاوی خەڵک پیشان بم بێلەوە حەزی خۆمە ئەوە من باسی خۆم ناکەم حەزی خۆمە و جلوبەری ئێمە کوردین ئەبێ بە دایمی جلی کوردی من پێشم ناخۆشە کە ڕۆژێک دانێن بۆ جلی کوردی بەدایمی ئەمە جلی کوردی ئەپۆشین با ڕۆژێدانن بۆ چاکەت و پانتۆڵ نەک ڕۆژێدانن بۆ جلی کوردی. ئەو جلوبەرگە کوردیە کە ئێمە ئەیپۆشین وەکو خۆم پیشانی ئەوانەیەم کە هێنە دوکانەکەی من ئەوانەی کە حەزیان لە جلی کوردیە لەوە چێ نەزانێ ئەو جلوبەرگە شێوازی چۆنە بۆ لەبەرکردن یان جوانیەکەی تا چەنێکە گورجوگۆڵیەکەی چەنێکە و ڕەسەنایەتی خۆی بینین. ئێستا جەنابتان لە تەلەڤیزۆن ئایشەکەن خەڵکەتان بینێ لەوە چێ ئەگەر ناویشتان نەزانێ نەزانێ خەڵکی کوێن بەرز ئەزانێت لە شوێنێ کارەکەی تۆی بۆچی لەبەرەوە ئەی بینێ. منیش ئیشەکەم ئەوەیە کە جلی کوردی ئەفرۆشم کڵاشە فرۆشم بە خەڵکەڵێم ئەوە جوانێکەکەی ئەوەیە ڕەسەنایەتی ئەوەیە ئەبێ لەبەری خۆما بیبینێ کە بینی حەزی زیاتر بۆی ئەچێ. ئێستا زۆربەی کەزیەتە دوکانەکەی من ئەو شتانێک کە لەبەری خۆما داوایەکەڵێ ئەوەمان بەرێ ئێم تۆ بۆ خۆت پیاکەیتەوە ئەوە نیشانەی ئەوەیە پیشاندانی شتەکان. ئێستا ئەم بەرنامەی ئێوە زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە خەڵک ئەی بینێ کە تۆ شتێک ئەبینی باشتر چێژی لێوەرەگری وەک لەوەی کە بۆت باسکەن. ئەو حیکایەتانەی کە یان گێڕنەوە ئەو تام و چێژەیان نییە وەکو فلیمێک بە واقعی مێژوویە ئەی بینیت. لەبەرەوە بینین لەبەرکردنی جلوبەرگەکەی من لە هەشتای بۆ ئەوە گەڕێتەوە کە جلوبەرگی ڕەسەنی کوردیە لە سا 20 بۆی پیشانی خەڵکی بم کە جوانی جلوبەرگی کوردی لە چیایە. کاکەوان دەبین لە وڵاتە عەرەبیەکانە زۆر گرنگی بە جلوبەرگی خۆیان دەدەن. بەڕای بەڕێستان بۆچی لە نێو کوردستاندا و بە تایبەتیش لە ناو گەنجانە گرنگی پێ نادرێت زۆر لەبەر ناکرێت بۆ ڕۆژانە زیاتر هەر لە بۆنەکاندا خۆی هەموو لە جیهانە لاسایکردنەوە زۆرە و خەڵکیش لە ڕواڵە تا پێشکەوتنە بینێ لە ڕواڵەتیشا پێشکەوتن ببینی دایمە ئەچی بە دوای ئەوەیە ئاگەڕی کە ئێستا هەتا لە جلوبەرگی کوردیشە من زۆربەی مشتریە ئەڵێ حەزەکەم شتێ بکەم کەس لە بەریانە بێ
ینی تۆ شتێ بکەی کەس لەبەریانەبێ ینی تۆتەوێ پێش هەموو کەس بکەوی ئەو ڕەسەنایەتێکە لە جلوبەرگی کوردیا هەیە خەڵک نایپۆشێ و بە کەمی ئەیپۆشێ وا ئەزانێ ئەگە کەسێک جلی کوردی لە بەرابێ ئاستی ڕۆشنبیری و سەقافی لە خوار ئەوەیە بۆ نمونە ئێستا چاکەت و پانتۆڵ و ڕیبات شتی جیهانیە خەڵک زۆرەی پۆشێ ئەوە زۆربەی بەرپرسەکان کاچن بۆ ئەملاولا بە جلوبەرگی ئیلزامیەوە ئەڕۆن ئەو پێشکەوتوانە ئەڕۆن ئێتر خەڵکی چاو لەوەکە بەڵام تۆ ئەگەر لە ناخی خۆتا پێشکەوتوبی یا کەسێکی ڕۆشنبیربی جلوبەرگەکە هیچ ناگۆڕێ کەیوانەورامی هەر ئەوەیە کە ئەیبینی ئیتر شاڵم لە بەرابێ کلاشم لە پێیابێ بە دزداشەوە بم بە هەر شتێکەوە بێ ئەوەم کە هەم بەڵام خەڵک بۆ چاوە سەیری جلوبەرگەکەکە لە ڕووی پێشکەوتنەوە وازانێ ئەگەر تۆ جلوبەرگێکی تر بپۆشی پێشکەوتوتری لەوەی کە جلی خۆت لە باشە زۆر جار لە گەنجان دەبیستم کە دەڵەن جلی کوردی چۆنەڵی موریحنیە ناتوانم زۆر پێی بجڵم ئایا هی ئەوەیە کە خۆمان لەبەرمان نەکردووە یا هەر بەڕاستی جلی کوردی وایە کاتێکدا زۆر تایبەتە پێشتر پێم وتی وتم بینین و بیستن شتێکە ئێستا بۆچی بەرەو پێشچووە یعنی تۆ لە چاو 10 ساڵ لەمەوە پێشا جلوبەرگی کوردی لە ئاستێکی زۆر باشایە تۆ ببن سەیری ئەوانەی کە ئیشی فۆتۆگرافیەکەن لە تەخەڕوجی خوێندکاران و بووکوزاوایە دیقەتی فۆتۆکانیان بەر لە سانەوەی ئێستا جلی کوردیە معناوایە بەرەو پێشچوونێکی باش بینیوە و خەیاتەکانیشمان ئەوانەی کە خەیات جلی خەیاتی بڵێن ئیشی خەیاتیەکەن بۆ جلوبەرگی کوردی شتێکی زۆر جوان و ناوازە ئەدورن یعنی ئەگاتە ئاستی چاکەت و پانتۆڵی جیهانیەکە کە لە جیهان ئێستا چاکەت و پانتۆڵ و ڕیبات لە پێش هەموو جلوبەرگەکانەوەی ئێستا خەریکە جلوبەرگی کوردی لە ڕووی دوورین و دیزاینەوە ئەگاتە ئاستی ئەوە لەبەرەوە خەڵک بەرەو جلوبەرگی کوردی ئەچێ ئەگە تاقیشی کاتەوە ئەتوانێت بزانێ ئایا ئەو جلوبەرگە ئێستا من خۆم ئیش و کارەکانم زۆربەی ئیشی دەسیە هەڵسان و دانیشتنە ڕۆشتنە چوونە دەرەوەیە هەموو جلوبەرگی کوردی هەتا ئەوانەشی کە ئیشیان پێوەکەم پیسە بن بە جلوبەرگی کوردیەوە ئیشەکەم تون و تۆڵترە گورج و گۆڵترە پاک و تەمیزترە گیرفانی چاکی هەیە شوێنی چاکی هەیە موری هاتوانی هەڵی کێشی بەستۆ پانتۆڵێکی تەسکرد لە پێیا بێ هەتوانای دانیشتن نییە لەسەر ئەرز دانیشی لە پێشمەرگە و هەموو شەڕ و شەڕی کردەوە بە جلێکی کوردی کاتۆکار خۆمانین ئەوەی کە خەڵک تێی بگا باشترە لەبەری کە تاقی کاتەوە قەیچیەکە ئێستا مناڵەکان زۆرتر حەزیان لێتی تا گەورەکان لەبەرچی لەبەرەوەی ئەوەنە باس کراوە کە جلی کوردی هیبا و باپیرانە و شتێکینە بەرەو پێشەچێ پەروەردەش ئاستێکی باش ئەتوانێت ببینێت لە ڕووی لەبەرکردن و جوانکردنی جلوبەرگی کوردی ئێستا تۆ خوێندکارەکانت دەرسی پێڵیتەوە ئەبێ پێی بڵێ جلوبەرگی کوردی چییە بۆچی بەکاراتووە لە چیا بەکاراتووە سوودەکانی چییە زەرەری چییە جلوبەرگی بێگانە چییە هی خۆمان چییە ئەوە کولتور و ڕەسەنایەتی خۆمانە ئێمە زۆر کەسەچێتە دەرەوە بۆ خوێندن چەندین جار پەیوەندیم پێوە کراوە دێتی باشە کۆنتترین جلوبەرگی کوردی یا شاڵ لە چی دروست کراوە کلاژ لە چی دروستەکرێت لەبەرەوەی لێیان پرسیوە کەلتوری تۆ چییە ئەوەی کە تۆ شانازی پێوەکەی چییە دروستان کردووەی خۆتان بێ ئێمە ئێستا بەس شاڵ و کلاش و کوڵەباڵ و پەستەک و ئەم شتانەمان هەیەکەی خۆمان بێ هیچی کەمان نییە ئەوەی کە هەیە ئێستا هەمووی لە دەرەوە بۆمان یێت تەنها شانازی پێوە بکەین ئەو شاڵ و کلاشەکەیە کە بە دەست و پل و پەنجەی خەڵکی کوردستان دروستەکرێ و پارەکەشی ئەگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان و ئەوەشی کە فەقیر و هەژارە ئەو ئیشەکە ئەوەی کە سەرمایەدارە بڕوا ناکەم بتوانێت تااقەتی بێ لەگەڵ ئەویشە دەست و پەنجە نەکە زۆر باشە کاکیوان سەبارەت بە شاڵ چەند جۆری هەیە و جۆرەکانی کامانن لەکوێ زیاتر دروستەکرێت و حەزەکەم ئاماژەیەکیش بۆ بکەم بینەرانی عەزیزم نیشانم جلوبەرگەی خۆم لەلایەن کاکیوانەوە دابینکراوە لە شوێنەکەی لە کۆگاکەی چەندین شاڵی جوان هەیە چەند جۆری هەیە دواتر ئاماژە بە شاڵەکان هێردووکمان بکە ئەمانە جیاوازیان چییە؟ بەڵێ خۆی لە سەرەتا شاڵ لە ناوچەی هەورامان دروست کراوە من چاوپێکەوتنێکی پیاوێکی 90 ساڵ 95 ساڵ بوو چاوپێکەوتنەکەیم بینیوە وابزان ڤیدیۆکەشم لە لای خۆم داناوە لە پشدەر باسی ئەوەی کرد کە چۆن فێری شاڵ بووە شاڵ دروستکردن وتی پیاوێکی هەورامی هاتووەتە ناوچەی پشدەر لەوێ شاڵی بۆ دروستکردوین ئێمە هەمومان فێر بووین ئێستا لە پشدەر و زاخۆ و هەورامانیش زۆر بەکەمی ئێستا بەرەو بانە شاڵی هەیە ئەو سێ شوێنە شاڵیان هەیە و شاڵی جوان دروستەکەن و چاک دروستەکەن هیچ کامیان جیاوازیەکی ئەو تۆیان نییە بەڵام چییە ئەوەی کە کەرەستەیی کە بەکاریێنن و دروستکردنەکەی جیاوازیەکە لەوەیە بۆچی شاڵی زاخۆی گرانترە لە شاڵەکانی هەورامان و بەڵێقی پشدەر و
ڕانیۆ ئێ بەڵێ شاڵی زاخۆیی عیلاقەی بە مەرەزەکەەوە هەیە مەرەز بۆ نمونە ئەگەر شاڵێک زاخۆییەک شاڵێکی مەرەز دروستکە نیوەی مەرەزەکە ئەکا بە شاڵەکە نیوەی لێ فڕێەیە لێ جیاکاتەوە لەبەرەوەی کولفەی زۆرترەوێ و ئیشی زۆرتری لەسەرەکەن لەبەر ئەوە شاڵی زاخۆیی گرانترە وە شاڵی پشدەر دووەمیانە سێهەمیان هەورامان و بانەیە لەبەر چییە ناوچەی ئەمە ناوچەیەکی سەختە وە ساردیشە ئەبێ شاڵەکە ئەستور بێ کەمێ زبر بێ لەبەرەوە ناوچەی هەورامان وا فێر بووە شاڵێکی ئەستور و زبر دروستکە کاکیوان هەندێک ئاماژە بۆ شتانە بکەیت کە ئێستا لە ستۆدیۆ هێناوتە دادناوە بەڵام پێم خۆش بوونیە ئاماژە بە سەرەتا جلوبەرگەکەی خۆی بکە ئەمە لە چ ناوچێگە و مشکێ دەبەسترێت پێیوەستە بە ناوچەیەک و یاخود نەخێر ناوچەکە لە ڕەنگەکەیە جیاکرێتەوە ئەوەی کە ڕەنگەکەیەتی سەوز و ڕەشی هێمە بەڵێ کوردستان بەعام هەمووی کڵاو شەدەی بەستووە ڕەشتی بەستووە ئەمەی من پێڵێن ڕەشتی لە هەورامان پێڵێن مشکی لە هەموو کوردستانە بەس مشکی و ڕەشتی هەبووە جامانە نەبووە جامانە لەم ئەخیرانە لە 100 ساڵی کۆتایی سەدەکانی ئەم دوایە هاتوۆتە ناو کوردستان لە کوردستانیشا پێوترێ ڕەشبەڵک ناوترێ جامانە لە ئەو مشکیەی سەری من لە تەمەنێکی هەفتا بۆ 75 ساڵ لە سەریەکان داود بەگیمان هەیە لەوەی مامۆستا عوسمان کێمنەیە ئەوە تایبەتە بە ناوچەی هەورامان هەمانە سەوز و مارۆنیە ئەوە تایبەتە بە سەیدەکان سەید ئەی بەسێ شێخ و سەید جافیشمانەیە خەتی پانە لەمەی من خەتەکەی پانترە ئەوە هی ناوچەی گەرمیانە هەمووی کوردستان تەنها مشکی و شەدەیان بەستووە مشکی ینی لە ڕەنگێکی ڕەشباو ناوەکە هاتووە ڕەشتیش ینی ڕەشە لە ڕەشیەکەیەوە هاتووە ئیتر ئەگەڕێتەوە بۆچی جیاکاریەکە ئەو کەسەی کە چکارەیە ئیشی چی بووە کاری چی بووە مشکی لەو ڕەنگەی بەستووە بۆ خۆی پەسەکەکە هی ناوچەی هەورامانە و مەرەزە جیاوازی هەیە لەگەڵ کوڵەباڵە ئەمە ئەچندرێ وەکو شاڵەکە بڵێن چنینە و دوورینە تەقەڵی پێوەیە هەمووی بەڵام کوڵەباڵەکە کوتانە لە لەباو دروستەکرێ خوریە ئەم جیاوازی ئەو دوانە ئەوە کە خەڵکێک ئیمکانێتی کەم بووە دەیتوانیوە ئەمە بکڕێ ئەوە لەبەرەکە ئێستاش ئەمە دوو بەرامبەر نرخی کوڵەباڵەکەیە ئەمەش وابزان پشتێنەژەر بەدەست دروستەکرێت پشتێنەکەشم پشتێنی هەجیجی پێوترێت لە ناوچەی هەورامان جۆڵا دروستیەکە ئەو سا پشتێنی قوماش نەبووە بەس ئەم پشتێنانە هەبووە ئەویش بە ناڕەحەت دروستەکرێت بەڵێ ئەویش هەر وەکو شاڵەکە دروستەکرێت پشتێنیش لەوە چێ زۆر کەس نەزانێت لە کوردەواریە پشتێن ماناکەی چییە پشتێن بۆ کەسێکە بێ کە پشت بەخۆی ببەسێ ینی تۆ کە پشتێنە بەس ینی پشت بە خۆتە بەسی ئەچیتە دەرەوە ئەچی بۆ شەڕ ئەچی بۆ خوازبێنی ئەچی بۆ شاخەوانی ئەچی بۆ خوێندن ئەوە پشتێن نیشانەی ئەوەیە کە کەسێک پشت بەخۆی بەسێ ئەبێ پشتێنی هەبێ زۆر باشەکرد ئاماژەیەک بیتەوە بۆ شتانێکی هێناو تاوەزام جۆری جیازی بڵێ شاڵەوە کڵاشی ئافرەتانیشی تیا تا چنێک ئێستا دەیپۆشن گەنجان وەڵاهی ئەوە تقریبان بۆ 5 ساڵێک گەڕێتەوە ئافرەتانە بەڵێ کڵاشی شتێکی تازەیە بە ئەوانی ترە وەڵایتر من خۆم حەزم کرد ئەوانە جیاوازی هەبێ لە ناوچەی هەورامان ئەو سا ژن و پیاوی یەک جۆر کڵاشیان پۆشیوە تەنها لە ڕەنگە جیاوازیان هەبووە ئەگینا یەک جۆر کڵاش یەک دیزاینن ژنان و پیاوان وەکو یەک کاکیوان چەندێکی پێدەچێت دروستکردنی کڵاشێک 4 وەستایەوێ و 6 ڕۆژی پێچێ ئەگەر بەردەوام هەر سەعاتیش بە ئەمە ئافرەتانە وابزە مۆدلی کەشی هەیە کە قردێلۆشتی پێوەیە بەڵێ دیزایانی کەشم کردووە ئەمە ئێستا نەخشیتیایە ئەمەیان ئەتر ئەوە بە پێی تەڵابان چۆن گرنگی بەدەن بە کڵاشیانی چکۆجاران نەبووە ئەمە زۆر ڕەنگە ئاشنا نەبوو بە خانمان تاکو بەڵێ کڵاش خۆی کڵاش پێڵاوێکە پێداویستی بڵێن پێداویستی مرۆڤە بۆ پاراستن و بۆ جوانی ئێستا تۆ کە شتێکت بەلاوە جوان بوو ئێستا ئەو نەخشانە ئەوە دیزایانی خۆمە تازەگەریەکە ئەوە ڕەش و سپیە ئەمەیان 3 ڕنگ تێکەڵاو کراوە سپی و سوور و شین حەشە بە لەبەرکردنی جلوبەرگەکە ئێستا جلوبەرگەکەی تۆ ڕەنگی سەوزی تایە ئەتوانین ئێمە کڵاشەکە بۆ بچین ڕەنگی سەوزی تیاڕشینی تیاە ئەمە ئەم چنینە دواتر لەبری ئەوەی کە سپی بێ ئاوا دەرەچێنی بڵێ ئاوا دەرەچێت بەڵام خۆی سپێتیەکە نیشانەی پاکیە بەڵام ئەوە
ئەوە کە کراوە زیاتر لە کۆنیشدا هەر سپی هەبوو بەڵێ کەمتر چڵکنە بێ لەبەرەوە سپیەکە زۆرتر چڵکنە بێ. کاکەوان جاران ئەم تیرەیە لە پێستی بەڵێ. پێست بووانە بەڵێ. ئێستا بۆ بەمە ئایا زۆر جار خەڵک پرسیاریەوە دەکات کە ئایا لە کوالیتی کلاشەکە کەم ناکاتەوە لە ئەسڵی کلاشەکە ئەمە کەم ناکاتەوە خۆی پێستەکە ئەوسا هەبوو من لەگەڵ باپیرما چوون بۆ کلاشی فرۆشتووە زۆر کەس شتێتی کاک حاجی کلاشێکمان بۆ دروستکە هەڵ نەگەڕێتەوە ئەو پێستە جاران کە دروستکراوە شتی کە نەبووە لە بری ئەو پێستە بەکاری بێنن لەبەرەوە فەشی پێستەکە گرانتر بوو کولفەشی زۆرتر بووە ماندووبوونیشی زۆرتر بووە ینی تۆ ئەوەی کە کلاشی دروست کردووە خۆی زانێ ئەچێتە قەسابخانە ئەوەستێت تا پێستی گایەکی دەستکەوە بێنێتەوە ماڵەوە بیشوە چاکردنی زۆرێ بەڵام ئەمە چاکردنی ناوێ ئەو پەتە لە بری ئەو چەرمە باشترە ئێستا کلاش ئەشۆرێ پاگەکرێتەوە تەڕەکرێ بەهێزتر و چاکترە ئەمێنێتەوە چەرمەکە زوو خراپە بێ. کاکەیان بۆ دروستکردنی کلاشێکی پیاوانە چەند کاتی پێویستە؟ وەڵی من پێم وتی 6 ڕۆژی پێویستە بە یەک کەس دروست ناکرێت بە 4 کەس دروست دەکرێت 4 کەس دوو پیاو لە ژێرەکە ئیشەکەن لە ساهشتای ژنان کلاشەشنن چنینەکەش دوو ئافرەدەیچنەیەکیان دەورە ئەوەی کە بەدەستی تۆ بوو دەورە سەریشی ئافرەتێکی کە لەبەرەوەی ئەوەی کە دەورە چنێ چنینەکەی ئاماژەیە بۆ پێکەنان ئەو چی پێڵێن ئەمە ئەوە پێکەنەوەنیە ئەمە لە بەس لە هەورامان وانەیە ناوێکی تریشی هەیە ئەمە پێکەنە لە ئەمە وی کە بینەران ئاشنا بن ئەمە ئەو تاڵتاڵانەیەکە لە کلاشەکە 400 دانەیەوێ بۆ نمونە تۆ کلاش دانە لەم لەو پڵیتانە بەڵێ ئەو پلیتێ پێڵێن پێکەنە لە زمانی هەورامیا ینی هۆنینەوە پێکنای ینی هۆنینەوە ئێتە تۆ ئەوانە کوونێکی تێکرێ ئەکرێتە ئەم شیشە تا قیاسەکەی ئێستا بۆ نمونە ئەمە قیاسی لەسرە 44 43 42 41 تا 39 و 38 تیشیتیە قیاسی لەسرە ئەو پەڕۆیە ئەکرێ بەم شیشەوە کە پێوترێت ئەمیش پێوترێ پێ بۆ شیشە ڕقەمی پێڵاوەکەی ڕقەمی کلاشەکە دەرەچێت بەڵێ ئەتر ئەو وەسایە لە ئێم لە منیەکڕێتەوە ئەو پێکەنەیە ئەیکا بەو ژێرێ ئەو وەستای ژێرەیە زۆر ئیتر ماندوو نابێ بەدەستەوە بزانە قیاسی چەند دەرەچێ یا چۆنیە من لێرە قیاسەکەی بۆ دەرەکەم ئەوە لە پەڕۆی خام دروستەکرێ دەبێ ڕنگ بکرێ بشۆرێ خامەکە ڕنگ بکرێ ئەبێ بە پێز بێ لایلۆنی تیانە بێت چکە لایلۆنی تیاابێ ئەو کلاشە نەرم دەرێت ئەمە لەکوێ هاوردە دەکرێت جاران هاوردەمان نەکرێ بەس ئێستا هاوردەکرێت لە ئێران و ڕۆژهڵات و ئەوانە معمەلی خام هەیە لەوێ پێیەکەین ئەیهێنین بۆ ئێرە زۆر باش ئەوانەشەر کەرەستەی دروستکردنی کلاشنی چۆن ڕەنگی هەیە ئەو شاڵانە یاخود هەر ئەو ڕنگارە هەیە کە هێناوتە ئەوی کە ڕەسەن بێ زیاتر شاڵ خۆی بۆیە من ئەو دوو ڕەنگەم هێناوە خورمایی و پوشیە ئەو دوو ڕەنگە لەگەڵ بەڵێ خواستی لەسرە بە تایبەت پوشیەکە کلاشەکانیشی بڵێن ئەوانەی کە ئەو کەرەسانەی کە بۆ کلاش دروستکردن بەکاری هەموو لە ناوچەی هەورامان دروستکراوە وەستای خۆمان هەیە ئێستش وەسایونس لە بڵێن بازاڕی دۆلارەکە لەوێ وڵا کاکەوە من نەوێت لە کۆتاییە بێمە سەر تەوەرەکە پرسیارێکی خۆم بکەم ئەوەی کە ئێستا ڕۆژێکدانراوە بۆ جلی کوردی و بەڕەزیشتان ئاماژەتان پێدا کە پەروەردە زۆر دەورێکی کاریگەری هەیە لە ئاشناکردنی جلی کوردەواری بە جیلی ئێستا بڕایتە ئەو دەبێتە هۆی گرنگیدان بە جلی کوردی و لەبەرکردنی من پێم وتی ئەگەر تۆ جلوبەرگی کوردی بپۆشی ئەو جلوبەرگانەی تۆ و کاکە پۆشیوتانە بەڕاستی جوانیەکیشی یاوە بە ئەستۆدیۆکە هەر خۆی خەڵک بینەرە ئەزانێ بەڵام پەروەردە تۆ لە مناڵیەوە مناڵەکەی سە من کوڕەکەی خۆم پێش خۆم جلی پێ ئامادە کردوم ئێستا پێش ئەوەی بێموتی باوکە مشکەکەم بۆ بەسە بۆ ئێوارە یعنی تۆ ئەگەر خۆت پەروەردەیەکە ئەو مناڵی من هەموو ئەوەی کە لە کوردەواریە هەیە ئەی پۆشێ بۆچی هی مناڵیش هەیە ئەڵێ وەڵان نامەوێ حەزم لێ نییە تۆ لە مناڵیەوە کە پەروەردە کرد بە جلوبەرگی کوردی و ئاشنات کرد بە جلوبەرگە کوردیەکە ئەو کە گەورە بوو ئەوەی پێ ناوێت پێی بڵێ وڵا ئەبێ لە بەریکە ئێزە زۆر دایک و باوە گیان بە زۆر شت بۆ مناڵەکەیان نەکڕن ینی کلااو لەسەر ناکڵێ نامەوێ جوان نییە یان نازانێت چیە چکە تۆ تی نەگەیەنی نازانێت ئەبێ لە پەروەردە فێر بکرێن ئەگەر با نێشی پۆشن لە پەروەردەیان ڕۆژانە لە مانگێکا یەک جار با هەمویان بەجلی کوردیەوە بڕۆنەوە قوتابخانەقەی چێکە بۆچی ڕۆژێکی وەرزش ئێستا مناڵەکانم لە ڕۆژێک کە وەرزشیانە بێ جلوبەرگی وەرزشە پۆشن با ئەو ڕۆژەی دەرسی هوەر و وێنەیان یەقەی چێکا باش جلوبەرگی کوردیان لەبرا زۆر باشە کاکیان دەمێ ئاماژە بە شتێکی دیکە بکەین بۆی بینەران ئاشتا بن بە شاڵ و کوالیتی شاڵ لە شاڵی زاخۆیە کە ئێستا ئەمی من لە بەرمایە
شەپۆلێکی تایە خەتخەتێکی تێدایە بەڵام لە شاڵی ناوچەکانی پشدەر و هەورامان ئەوانەیە کە ئەوە نابینێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە پەیوەندی بە ئەو مەرەزەوە هەیەیان پەیوەندی بە چیەوە هەیە خۆی پەیوەندی بە مەرەزەکەەوە هەیە من پێم وتی نیوەی بڵێن ئەگەر مەرەزێ شاڵێک 5 کیلۆی بوێ ئەوان یەن لە 10 کیلۆ ئەهێنن 5 کیلۆکە لە 10 کیلۆکە دەرەکەن واتەم ئەو لە منتیقی خۆشمان دەتوانن بەو شێوازە بەڵێ دروست کراوە ئێستا لە منتیقەی پشدەر دروستیان کردووە لەگەڵ ئەوەیە فەرقێکی و جیاوازیەکی ئەوتۆی نییە ئیلا نرخەکە نەبێ نرخی زاخۆیی و لە چەند وەڵا لە 150 فەرقە ئێستا بۆ نمونە ئەوەی تۆ بای 8 وەرەقە بێ ئەمەی من بای 4 وەرەقەیە جیاوازەکەی لە دروستکردنەکەیەتی ماندووبوونەکەی ئەوان شارەزاییەکی باشیان پیا کردووە لە دروستکردن و ڕستن و چنینەکەیە هۆکارەکە ئەوەیە ڕەنگێکی جوانی هەیە تۆ هەر بتەوێ ئەچی ئاڵتونەکڕی ئاڵتون و زی و شۆقیان جیاوازە چۆن تۆ ئەمە زی و بێ ئەوە ئاڵتونە فەرقەکەی ئەوەیە زۆر باشە سەبارەت بە کوڵەباڵ هۆنیا بوو لە لاەن توش پرسیارە هەبێ چەند جۆری هەیە و ئەوەی کە ئەو هینانەی هەیە هەر پێ دەوترێت کوڵەباڵ یاخود دیزاین و شێوازی تریشی هەیە ئەوە کە گوێچکەکانی هەیە ئەو شانانەی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئەوسا خەڵک بۆ سوار وڵاغ بووە چەکی پێ بووە تفەنی پێ بووە بەسەر ئەسپەکەوە یان لە شەڕەشیرە شەڕەشم شێرە ئەگەر تۆ کەسێک بەرامبەر شەڕکە محاولەیەوە کەی دەستی بقرتێنی ئەو هینە لەسەر شانی بووە نەیهێشتووە ئەزیەتی ئەو کەسە با کە بیبڕێ پاشان تۆ تفەنگێ لە شانکەیە گەر ئەو هینە لە بەرابێ تفەنگەکە هەموو جارێت لە ڕۆشتنە نایەتە خوارەوە بۆچی لەبەرەوەی ئەو گوێچکەیە ئەیگرێ نایڵە بێتە خوارەوە لە هەورامیەوە هاتوو ئەوە بەڵێ لە ناوچەی هەورامان دروست کراوە بڵێ قدیم لە قەدیمەوە هەیە زۆر کۆنە هەورامی زۆر وردن حساب بۆ شتێکە خۆی ئەوەی کە حسابی بۆ کراوە خوای گەورە بەهرەیەکی بە ئینسان داوە لە هەموو کاتێکا ئێستا بۆ نمونە کەسێکی وەکو باڵوڵی دانا باڵوڵی دانا بۆ سەردەمی خۆی یەکێک بۆ لەو کەسانەی کە خەڵک دەرسی زۆر لێ وەرگتووە بۆ نمونە بارانبەک کە کەسێک بووە لەوانە کە ئێستا قسەکانی هەمووی یێتە دی خوای گەورە بەهرەی بەو کەسانە لە سەردەمی خۆیان داوە بۆ ئەوی ژیانی خۆیان بە جوانترین و بە باشترین شێوە بەرەو پێش بەرن بۆچی ئێمە ئێستا پێشکەوتنێکی زۆرمان هەیە لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوە هەموو شتێکمان لەبەر دەسایە بەڵام چییە ماندووبوونی مێشکمان کەمترە ینی ئەوەی کە بۆ نمونە وەستایەک بێنە کڵاش دروستکە بڕوا بکە ئێستا ناتوانن بە دەکەس بتوان کەسێک فێری کڵاش دروستکردن زۆر باشە کاکەوانەمە دەرفەتمانەما زۆر سپاس بۆ بەڕێزکەیوان معروف شارەزا لە جلوبەرگی کوردی سپاس بۆ ئامادەبوون بۆ ئازیێت کێشانتان زۆر سپاس خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین تەوەرێکی ترمان ئامادەیە لە هەڵەبجەوە میوانێکمان هەیە باس لە ئامادەکاری بۆ خواردن و گەشتێکی تەندروست دەکەین ئایا بەڕاستی یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە خواردنە لە ڕۆژانی گەشت و سەیراندا چۆن وا بکەین کە بە شێوەیەکی تەندروست خواردن بخۆین زۆر جار کە دەچین بۆ سەیران هەر لە بەیانەکەی دەست دەکەین بە پرا خواردن و دوای ئەو گۆشت خواردن و ئێوارەکەشی دەکرێت بە تشری بوو و شیرینی و کۆمەڵە خواردن دەخۆین کە ڕەنگە زۆر زیانی تەندروستیمان پێ بگەێنێ دوای گەشتەکە بێگومان ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە زیانی تەندروستیمان پێ بگە بۆیە میوانداری زۆر بەڕێز هەڵگورتعلیمان کردوە پسپۆری خۆراک لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادەیە سڵاوی خوات لەوێت کاک دکتۆر سڵاوی خوا لەبێت ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت باڵێ زۆر سپاس سڵاو لێوەش کاک دکتۆر تا چەند گرنگە ئێمە لە ڕۆژانی سەیران و گەشتدا گرنگی بدەین بە شێوازی خواردنمان لە گەشتەکاندا بەدڵنیایەوە لە گەشت و سەیرانە دوو ئامانجمان هەیە ئێمە ئامانجی یەکەم ئەوەیە کە خۆشیێک دەربڕین و ئەو ماندوویە و هیلاکی کە هەمانە لە درێژای ڕۆژەکە یاخود هەفتەکە هەمانە بتوانین پشوویەک وەرگین
بەڵام ئەم پشووەرگرتنا چەند شتێکمان والێ ئەکات کە نەتوانین پشوێکی جوان وەرگین و ئەگەر سەرنج بی کا زۆربەی ئەوانەی کەشنە دەرەوە لە باتی ئەوی کە پشوو وەرگن لەو سەرویانەوە یەکێک سەری بەستۆ یەکێک سەری یەشێت یەکێک زۆر هیلاکە و ئەمەە هیلاکە بن کە نەتوانن شەوەکەشی بە ئیسراحەت بنون و زۆر کێشەی و مەشاکلی کەمان بۆ دروستە بێت کە ئێمە ئینشەڵا هەوڵەیەین بتوانین بەپی پرسیارەکانی ئەوە بەپی وەڵامەکانی ئێمە بتوانین کەمێک لەو گرفتە کەم بکەینەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ کاک هەڵگورت کاک دکتۆر لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان کە دەچنە سەیرانەکان زۆربەی زۆری ئەو خواردنەی کە دەزانین گۆشتە گۆشت ئایا زۆر خواردنی کاریگەری دەبێت لەسەر تەندروستیمان لەوانەیە کە نیوەڕۆ هەر جاری وهەیە لە بەیانیەوە دەست دەکات بە گۆشت خواردن نیوەڕۆژ بە ئامان شێوە کواوکار ئاماژەی پێکرد ئێوارەکەشی ئەو گۆشتانی دەمێنێتەوە دەیکات بە توشریب ئایا ئەمە زیانی تەندروستی هەبێت دەبێت کە لە سێژەمدا تو هەر گۆشت بخۆی؟ بەدڵنیایە خواردنی گۆشت چەند خاڵێک هەیە لە خواردنی گۆشتا من حەزەکەم ڕوونی کەینەوە خواردنی گۆشت بێت و بە شێوەیەکی تەندروست بخورێت و شێوازە تەندروستەکانیشتان پێ ئەڵێن کە چۆنە بێت ئەگەر بە شێوی تەندروست بخورێت زیانی تەندروستی نابێت بەڵام بەگشتی لە لای کوردی خۆمان خواردنی گۆشتێکێکە لە ئەو خواردنە ئەساسیانی کە لە سەیرەنگاکانە بەکارێت بەڵام بزانین چۆن بەکاری بێنین بەداخەوە هەندێک شت باسەکەم بەڵام بینەران هەندێک خاڵ هەیە ئەمانەی ڕوونی کەینەوە قسەی ئێمە نییە قسەی توێژینەوەکانە قسەیە سەلمێنراوە لەسەر داتاکان و ئەحسایەکان کە کراوە لەسەر چۆنیەتی دروستکردنی خواردنەکە کە بۆ ئێمە بێت ئێمە ئەومان بیر نەچێت یەک لە سەر سێی دانیشتوان کە ئەمرن بە هۆکاری شێرپەنجە ئەمرن یەک لە سەر سێ ئەم یەک لە سەر سێیە کە تابەش کراوەتەوە دیسان یەک لە سەر سێیانی کە دووبارە بەهۆی خواردنەوەیە یعنی تووشی شێرپەنجەکانە بن و هۆکاری ئەساسی مردنیانە بزانین ئەم خواردنانە کە بەهۆی خواردنەکانەوە ڕەنگەیات ڕەنگە ڕووبات یەکێک لەو خواردنانە خواردنی گۆشتە کە بزانین چۆن ئەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجە و ئەساسیشە یعنی من دڵنیاتانەکەمەوە ئەمانە توێژینەوەیە قسەی من نیاز بێ ڕۆژ بڵێن دکتۆر هەڵگورد وایوت قسەی توێژینەوەکانە و زۆربەی توێژینەوەکان سەلماندویانە کە ئەو دوو کەڵی کە لە کەباب و گۆشت و چاوریەکانەوە دەرەدرێت کاریگەری زیاترە لەو دوو کەڵی کە لە دووکەڵی سیارەکانەوە و کارگەکانەوە و مۆلیدەکانەوە دەرەدرێت ئەمە ئەحسایی کراوە توێژینەوە کراوە لەسەر ژینگەکە و بیئەکە و یەکێکە لە هۆکارەکانی ئەساسی دروستبوونی شێرپەنجە و بۆ مرۆڤەکان و تێکدانی DNA-یەکان لەم هۆکارەوە دروستە بێت ئێمە هەوڵەیەن نەک ئەوەی کە خەڵک بترسێنین لەنگ ئەوەی کە سەیرانکەرەکان بترسێنین هەوڵین بە شێوەیەکی زانستی پێیان بڵین ئەمە بکەن و ئەوە بکەن و دوور بکەونەوە لە هەندێک بابەت خاڵی یەکەم کە زۆر ئەساسە بۆ ئێمە لە گۆشتا کاتێککە ئێمە ئەمانەیە گۆشت ببرژێنین چونکە وەکو باسمان کرد سێ هۆکار لە خواردنا هەمانە یەکێک لە هۆکارانی کە لە خواردنا تووشی سەرەتانزایە هۆکارێکە ڕەنگی خواردنەکەی کە لە ناو خواردنەکانە هەمانە خۆشباختانە لە کوردستانە هەندێک مەسەڵەن گۆشتمان هەیە کەمتر ئامادەکاری بۆ ئەکرێت و یعنی گۆشتی فرێشمان هەیە و بە دوورە بین لەو حاڵەتە خۆشبەختانە حاڵەتێکی کەمان هەیە لە ئامادەکردنی خواردنەکەیە بە تایبەتی لە ئامادەکردنی گۆشتا کە ئەمە خاڵێکی زۆر ئەساسیە کە زۆر گرنگە ئەمانوێ ئاماژەی پێ بکەین بە گەرمکردنی گۆشت بە دوو شێوەیە یەکێک ئەوەیە بە خەڵوزەی برژێنین ئێمە یەک ئەوەیە کە لە ماڵەوە زۆر بە کوڵاوی و ئەیکڵێنین لە هەردوو حاڵەتەکەیە ئەگەر بێت و بە خێرایی ببرژێ گۆشتەکە و بە خێرایی بکڵێنرێت هەندێک مەواد دەرئات ئەم مادانە مەسەڵەن هیترۆسایکلیک ئەرۆماتیک ئەمین کە دروستە بێت لە کاتی گەرمیەکە کە لێ ئەیات و لە کاتی دووکەڵەکەیە کە ئەکرێت پۆلیسایکلیک ئەمین هایدرۆکاربۆنین دروستە بێت ئەمانە هۆکارێکی ئەساسی تێکچوونی خەلایای سەرەتانین و دروستبوونی خەلای سەرەتانین بەڵام ئێمە چۆن دروستە بێت و چۆن چارەسەر بکەین یەکەم خاڵت کە دروستە بێت ئێمە کاتێک کە گۆشتەکە ئەخەینە سەر خەڵوزەکە ئەو خەڵوزە ئەبێت گەشت بێت و بە هیچ شێوەیەک مەسافەی نێوان گۆشتەکە و خەڵوزەکە لە 4 بۆ 5 سانتیم هەتا 7 سانتیم هەتا 10 سانتیم و زۆربەیان ئەڵێن تا 10 سانتیم ئەبێت دوور بێت لە خەڵوزەکە خاڵێکی کە زۆر گرنگ بێت ئەبێ ئەو خەڵوزە هیچ دووکەڵی نەبێت چونکە ئەو دووکەڵا هۆکارێکی ئەساسیەکە ئەچێتە ناو گۆشتەکەەوە و دیسان کە چۆن ناو گۆشتەکەەوە چونکە هەندێک جار ئەو دووکەڵە بەهۆی بوونی چاوریەکەیە کە ئەڕژێتە ناو خەڵوزەکە و لە خەڵوزەکەەوە دیسان هەڵەچێتە سەر پێ دروستە بێتەوە کە دروست بووە دیسان چێتە ناو گۆشتەکە و تۆش گۆشتەکە ئەخۆی
خاڵێکیکە کە زۆر گرنگ بێت دروستبوونی ئەو مەوادانەیە هەندێک کە گۆشت کە بەکاری هێنین ئەمانەیە گۆشتەکە زۆر بە خێرایی ببرژێت و مەسەن بۆ نمونە ئەگەر گۆشت بێت ئەمان گۆشتەکان پلەکانی تا بەوان بکرێت ورتر بێت بۆ ئەوەی کە بەرکەوتەی زۆر ئاگرەکە بە جوانی بیبرژێن و ناوەشی ببرژێت بەڵام هەندێک خاڵ هەیە کە زۆر ئەساسی مەبیزانین ڕەشبوونەوەی قەراخی گۆشتەکانی یاخود قەراخی کەبابەکانە بە هیچ شێوەیەک نابێ ئەو ڕەشبوونەوەنە بخورێت و تا بۆمان ئەکرێت ئەگەر لای بین لە سەدا 90 حاڵەتەکە کە بۆمان تووشە بێت لاچێت یعنی زۆر لە سەدا 90 بە تایبەتی قەراخی گۆشتەکان قەراخی کەبابەکان کە ڕەشە بنەوە بە هیچ شێوەیەک نابێ بخورێت چونکە ئەوە توێژینەوەکان سەلماندویانە کە بای پرۆداکتێک دروستەکات کە پێوترێت نایترۆزاماید ئەم ناترۆزامایدەکە کاریگەری ئەبێت لەسەر دیسان دروستبوونی تێکچوونی خەلەکانی سەرەتانی و دروستبوونی خەلای شێرپەنجە لە مرۆڤ. زۆر جار کە دەچین بۆ گەشت و سەیران خواردنی پێویست نابێن یاخود ئەوتا ئەوە بەپەلە دەچین لە ڕێگا خواردن دەکرین زۆر جار ئەو گۆشتانەش کە دەیکڕین لەسەر قەراغی جادەکانە و لەویا یەکسەر سەر دەبڕێت و دەفرۆشێ ئایا ئەم جۆرە گۆشتانە کە دەبرێن بۆ سەیران و گەشتەکان چەند دروستە و زۆر جار کە گۆشتەکەش دەبێنە سەیران هەروەها لە بەردەم خۆرا دایدەنێن ئەمانە هەمووی کاریگەری دەکاتە سەر خۆراک و خواردنی ئێمە لە گەشت و سەیراندا. بەدڵنیایە بەڵێ کاریگەری ئەبێت چونکە هەندێک جار ئەو گۆشتی کە تۆ ئەیبیت احتیمال کات بە شێوەیەکی زانستیانە سەر نەبڕابێت بە شێوەیەکی لە بەیتەڕیەکانە ئەو فحوساتی خۆیان تێنە پەڕی بێت ئەوە لایەنی بەیتەڕیەکان باشتری لێزانن بەڵام بەدڵنیایەوە ئەبێ کاریگەری ئەبێت و بۆ تەندروستی باش نیان شتێک هەیە لێرە زۆر گرنگە بۆ ئێمە بیزانین ئێمە وا هەست دەکەین کە چوونە سەیران ئیلا بێ گۆشت بخۆین مەرجنی هەرتۆ گۆشت بخۆی احتیمالەکە شتەکانی کە بەکاربێنی دو احتیمالەکە زۆر شتی کە بەکاربێنی بۆ نمونە سەوزەیە میوەیە چارەسە و حتا جاری وایە تۆ ئەچیت لە فێکی بەسیط قەیچێکە با لە دەرەوە ینی شتێکی بەسیتە پەتاتەیەکە مهم ئەوەیە بچیتە دەرەوە گەشت و گوزارێک بکەی بۆ خۆت و مێشکت هادی و هێور بێتەوە بەڵام بەداخەوە لای ئێمە ئیلا کە چتە دەرەوە ئیلا بێ گۆشت خۆی ئیلا بێ کەباب خۆی ئیلا بێ و دوو کەڵەب چێ بەسەرتا و هەمووی هاتەوە بێ یەکێک سەری بەست بێت و یەکێک قاچی بەست بێت و یەکێک ئازاری هەبێت و یەکێک سەر ئێشەی هەبێت و یعنی ئەچین بۆ سەفرە و سیاحا بەڵام لەو لاوەیەینەوە بە نەخۆشیەوەیەنەوە بە زۆر خواردنێکەوە و گەردەمان ئێشێت یعنی تووشی ڕەشانەوە بین تووشی مەسەن زۆر حاڵەتی نەخوازراوە بین لە گەشت و سەیرانەکان زۆر باشە کاک دکتۆر شتێکی دیکە هەیە لە سەیرانە هەمیشە زۆر دەخورێت ینی کەسێک زۆر خواردن دەخوات دوجار دەچێتە شاخ و بەرزایی و ینی ئەجوڵێت ئایا ئەمە کاریگەری نابێت لەسەر جەستەی یاخود لەسەر تەندروستیانەوە تاگەر کەم بخۆی باشترە بۆی کە بشجوڵی لەگەڵ یا خۆی بەدڵنیایەوە بەڵێ بەدڵنیایەوە کاریگەری ئەبێت چونکە زۆر خواردن نەک هەر لە گەشت و سەیرانە زۆر خواردنیش لە ماڵیشەوە هەر زۆر کاریگەری ئەبێت لەسەر تەندروستی مرۆڤ بەگشتی هەوڵ بدرێت ژەمەکان کەم بخورێت و خێرا بخورێت یعنی کە تۆ ژەمەکانت خوارد کەمکەمە خۆی لە سەعات 9 دەست پێ بکە لە سەعات 12 بخۆ لە سەعات 3 ئەتوانی بخۆیت بەڵام بە ژەمێکی سووک بخۆیت مەرجنیەک بەگشتی دانیشی ژەمە قورسەکان بخۆیت چونکە ئەوەی کە ئەچێتە ناو گەدەوە ماوەیەکی ئەوێت بە تایبەتی گۆشت هەرچی زیاتری ئەوێت و مدەیەکی ئەوێت تا لە ناو لەشە سەرف بێت. دکتۆر ئەو خواردنە قورسانی کە بۆم لەو ڕۆژەدا دەخڕێ شیرینی و ڕەنگە گۆشت و ڕەنگە یاخرا خۆشتایی کە زۆر دەبرێت بۆ سەیران ئەگەر بە بڕێکی کەم بخورێ ئایا هەر کاریگەرێکی کەم دەبێتەوە یاخۆتەوە تا هەر خراپ و زیانمان پێدەگەێنێ. بەدڵنیایە ئەگەر بەبڕێکی کەم بخورێت هیچ کاریگەرێکی ئەو تۆی نابێت لەسەر مرۆڤ بۆ نەخۆشیەکان هیچ کاریگەرێکی نابێت بەڵام من حەزەکەم ئاماژە بە چەند خاڵێک بکەم لێرەیە کە زۆر گرنگە زۆر گرنگە ئاماژەی پێەکەمان چەند خاڵە کە لە کاتی خواردنی گۆشتە بە تایبەت لە حاڵەتی خواردنی گۆشتا بمانێت ئەو کاریگەریانە نگەتیڤانەی کە لەسەر گۆشتەکە هەیە کەمیکەینەوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە سوودمەند بن لەوەی کە حتا گۆشتیش بخۆن هیچ زیانێکی تەندروستیان نەبێت. یەکی ئەوە بوو کە باسمان کرد خواردن کەمکردنەوەی ئەو شتە ڕەشیانەیە و خەڵوزەکە جوان گەشت بێت کەبابەکە جوان بە جوانی زوو ئەم دیودی وکان بۆ ئەوەی کە ناوەشی بە جوانی ببرژێت چونکە ئێمە پەلەمانە چونکە خۆمان هەندێک جار وەستای کەباب زۆر ئەساسە وەستابوونی کەباب ئەساسە کە کەبابەکە لێ ئەیار بۆی نەکەوێتە ناو خەڵوزەکە زۆربان کەبابەکە کەوتە ناو خەڵوزەکە و دیسان بەرزیەکەینەوە ئەیخۆینەوە ئەمە بە تەکیدی کاریگەری نگەتیڤی ئەبێت لەسەر تەندروستی مرۆڤ کەواتە خاڵی یەکەم ئەوەیە کە کەبابەکان جوان ببرژێت خاڵی دووهەم ئەوەیە کە ڕەشایەکانی لێ بکەینەوە اینجا بیخۆین کە لە سەدا 90 وتمان کاریگەری خراپەکانی لەسەر لا ئاباد خاڵی سێهەم
بزانین چی خواردنێک لەگەڵ کەبابە بخورێت و چی خواردنێک نەخورێت 4-5 شتمان هەیە کە لەگەڵ کەبابە لەگەڵ گۆشتا لە دەرەوە بخورێت زۆر کاریگەری هەبێت لەسەر تەندروستی مرۆڤ و حتا لەسەر تێربوونیشی وە کەم خواردنی و شتەکانی کە یەکێک لەوانە ئەوەیە کە پیاز تەماتە بۆ نمونە لیمۆ ئەمانە کاریگەری زۆری ئەبێت لەسەر کەمکردنەوەی نیشانە خراپەکانی خواردنی گۆشت چونکە هەموو ئەمانە ئێستا بۆ نمونە لە لیمۆیە ڤیتامین سی هەیە کاریگەری بێت لەسەر هەڵمژینی مادەی ئاسن بەڵام لەگەڵ خواردنی خاڵی پێنجەممان لەگەڵ خواردنی گۆشتە زۆر بەمان هەوڵ بین چی لە ماڵەوە بێت چی لە دەرەوە بێت هەوڵ بین سماق بەکاربێنین بەڵام خواردنی سماق زۆر کاریگەری هەیە و من حاڵەتە تەندروستیەکانی چەند خاڵێک باسەکەم کە کاریگەری ئەبێت لەسەر تەندروستی مرۆڤەکان یەک لەوانە کە لە 100% زۆر توێژینەوەکان تاکیدیان لەسەر کردوێتەوە دابەزینی یوریک ئەسیدا چونکە ئەوانەی کە گۆشت زۆرە خۆن یوریک ئەسیدیان بەرزە سماق هۆکارێکی ئەساسی بۆ دابەزینی یوریک ئەسید و ئەوانەی کە یوریک ئەسیدیان بەرزە عادەتەن فەحسی ڕۆماتیزمەکان ڕۆماتیزمیشیان بەرزە کەواتە عادەتەن لەم حاڵەتەیە ئێمە سماق بەکارهێنین یوریک ئەسید دابەزێنێت ڕۆماتیزمەش بۆ ڕۆماتیزمەش باشە بەڵام لەلایەکی کەوە ئەم سماقە کە ئەخۆم گۆشتەکەم خواردووەم هەندێک مەچمان هەیە لە ناو سەیرانەکان عادەتەن زۆر خۆشە ئێستا کاتی ئەوەیە کە ماستا و لەگەڵ دۆ لەگەڵ ماستا ئەبەنە دەرەوە لەگەڵ یا ئەیخۆن ئەمە زۆر حاڵەیە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ڕۆماتیزمیان هەیە و کاریگەری نگەتیڤی ئەبێت لەسەر بەرزبوونەوەی ڕۆماتیزمەکەیان و ئازاری جنبەکانیشیان زیاد دەکات و هەروەها لە هەندێک توێژینەوەیە ناڵێن لە 100% توێژینەوەکان لە هەندێک توێژینەوەیە سەلماندیۆتی کە پەڵی پێستیشمان بۆ دروستەکات ئەگەر خوبێت و خواردنی ماستەکان لەگەڵ خۆراکە پرۆتینیەکانە های پرۆتینەکان بخۆین کاریگەری ئەبێت خاڵێکی کە زۆر گرنگ بێت لەگەڵ سماقا کە بەکاری هێنین ئەوەیە کە لە سەیرانەکانە عادەتەن مرۆڤەکان تووشی هێڵنج ڕێشانەوە و زۆر خواردن نەبن سماق یەکێکە لەوانەیە کە ئەو کاریگەریە لە ئاباد و گەدە بەهێزەکات یعنی سووری خواردن چالاکە کات و نایڵێت هەڵاوسان لە گەدەیە ڕووبات و یەکێکی کێ لەوانەی کە چۆری جگەر ناهێڵێت ئەمەش زۆر ئەساسە و نایڵێت کۆلیسترۆل لە لەشە بەرز بێتەوە و نایڵێت هەڵ بمژرێت کە هەنەی هێشت هەڵ بمژرێت دیسان کاریگەریەکەی گۆشتەکە کاریگەریە بێت و هیچ زیانێکی تەندروستی نابێت زۆر باشە کاک دکتۆر هاوکارم ئاماژەی بە خواردنەوە گازیەکان کرد زۆر ڕاستە لە سەیران و گەشتەکاندا لە ڕادە بە دەرخواردنەوە گازەکان دەخورێت ئەمەش بە ئاماشەوە زیانی دەبێت بۆ تەندروستیمان خۆی خواردنەوە گازیەکان بەڵێن بە تاکیدی زیانی زۆری هەیە بۆ تەندروستی مرۆڤ ئێمە بە ناوی هیچ خواردنەوەی گازی نەبین چونکە پێم باش نییە بەڵام بەگشتی یەک خاڵ هەیە نعنا و خواردنی گازیەکان لەگەڵ نعنایە بخورێت جگە لە دۆ باس ئەوە ناکەین ئەگەر بێت و مەسەلەن بیپسیە کۆلای هەر شتێکە لەو خواردنە گازیانەی کە ئێستا لە زۆربەی مارکێتەکانە هەیە و زۆربەی مناڵان و زۆربەی عایلەکان لەگەڵ خوانە ئێبەنە دەرەوە بێت و نعنا بخورێت لە 100% کاریگەری بێت لەسەر گەدا و لە 100 کەس گەدەی ئەتەقێت و ئەمرێت تووشی نزیکی گەدا بێت یعنی ئەوە گومانیانەوە بۆی زیاتر ڕوونی بکەیتەوە کاک دکتۆر نعنا لەگەڵ خواردنەوە گازەکاندا ئەمتوانە پێکەوە بخورێت باڵێ بە هیچ شێوەیەک و حتا چەند شتێکی کەیش هەیە نابێ بخورێت بۆ نمونە ئەوانەی کە عیلاجی ئەنتیبایۆتیک بەکارهێنن ینی دژە هاوکەرەکان بەکارهێنن عیلاجی دژە هاوکەر بەکارهێنن بە هیچ شێوەیەک نابێت مەسەلەن ماست و دۆ و شیر و ئەوانەی لەگەڵا بەکاربێن چونکە نایڵێت هەڵ بمژێت بەهۆی ئەو کالسیۆمە زۆرەی کە تایەتی نایەنە مادەکان هەڵ بمژێت بەداخەوە یعنی زۆر جار ئێمە هەر وا ئەزانین تەوعیەکی خۆراکی یعنی زۆر ئاسانە ئێمە باسی ئەو بکەین کە ئەم خۆراکە بخورێت ئەو خۆراکە نەخورێت لە دێر زمانەوە بۆمان ماوەتەوە هیچ کاریگەرێکی تەندروستی نەبووە بەڵام نەخێر توێژینەوەکان سەلماندویانە کە هەندێک جار هەیە هەندێک خواردنەی خۆی کاریگەری نگاتیڤ لەسەر شتەکانی کەمان بۆ دروستەکات و لەسەر ئەو چارەسەرانی کە وەریەگرین بۆمان دروستەکات زۆر باشە کاک دکتۆر بەڕای بەڕێستان و بۆی کە ئەزمموی پسپۆری خۆراکیت هەیە کاتێک دەچینە گەشتێک دەمەوێت بۆمان جیاب بکەیتەوە کە بەیانی کە هەڵدەستین چی بخۆین و نیوەڕۆ چی بخۆین و ئێوارەش بە هەماشەوە چ جۆرە خواردنێ بخۆین ینی بە دیاریکراوی بۆی کە تەندروستێکی باشمان هەبێت بە تایبەتی تر ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زەختی هەیە لەوانەیە شەکرەی هەبێ کۆمەڵی نەخۆشی هەبێ باشترە چ جۆرە خواردنێ بخۆین لەم سێژەمەدا بۆی کە هاتینەوە بەپەلە نەمانوت بۆ نەخۆشخانەکان من ڕاستی زۆر لە پرسیارەکە تێ نەگەشتم بەس بە هەندێکی تێگەشتم ئەوەی کە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە چۆن نظامی خۆراکیان خۆیان تەرتیب بکەن و چی بکەن لە سەیرانەکانە کە زۆر مزاعفاتیان بۆ دروست نەبێت خاڵێک هەیە کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوش ئەوەیە کە تەبعی کەسەکان مەزاجی کەسەکان بە نسبەت بە خواردنەکانەوە ئەگۆڕێت
ئێمە من زۆر جار ئەڵێمە لە محاضراتی شایڵێمە لە زۆربەی شوێنەکانیشا باسم کردووە 5 کەسن عیلەیەکن لە ماڵێکە یەکیان زەختی هەیە یەکیان قەڵەوە یەکیان شەکرەی هەیە یەکیان هیچ حاڵەتێکی نییە و تەندروستیشە و یەک سیستەمی خۆراکیشیان هەیە و یەک نظامی خواردنیان هەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ هۆی مەزاجی کەسەکان بە هۆی تەبعی کەسەکان و بە هۆی ئەو خواردنەوەی کە بەکاری هێنن بۆیان لە سەیرانەکانە زۆربەی مرۆڤەکان ئەزانن چی خواردنێکیان بۆ باشە چی خواردنێکیان بۆ باش نییە بەڵام زۆر جار کۆمەڵگەی ئێمە وامان لێ ئەکات کە ئێمە خۆمان کاریگەری نگەتیڤ لەسەر خواردنەکان دروستکەین هەندێک جار هەیە کەسەکە خۆی ئەزانێت کە ئەو خواردنە بخوات حاڵی تەندروستی باش نییە زەختی لێ یەکەن کە ئەبێ خواردنەکە بخوات ئیلا بیخۆ بۆ تۆ باشە یعنی زۆر جار من نەخۆش هەیە چووبەتە لای قسەم لەگەڵ کردو ئەوتومە ئەمە باشە ئەوە بەکاربێنە یەتە لای من پێڵم ئەڵێ دکتۆر فلانە کەس توێتی ئەوە زۆر باشە فلانە کەسی کەش هاتووە توێتی ئەوە زۆر باشە یعنی سەرمان لێ تێک چوو یەکێک ئەڵێ ئەوە بخۆ یەکێک ئەڵێ ئەوە مەخۆ یەکێک ئەڵێ ئەمە باشە یەکێک ئەڵێ خراپە نەفسی شتە بەڵام بەنسبەت کەسەکانەوە ناتوانین ئێمە شتێک لە کەسێک قەدەغە بکەین لە 100% چونکە بە پێی مەزاجی کەسەکان و بە پێی پێداویستی کەسەکان لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی کە شتەکان ئەگۆڕێت بۆ نمونە لە 40 شەو زیاتر لە 3 مانگ زیاتر نابێت شتێک لە یەکێ قەدەغە بکەیت بۆ بە حەزی کەسەکانیش هەندێک جار ئەتوانی بە حەزی کەسەکانیش قسە بکەیت کەسێک کە نەخۆشی زەختی هەیە کەسێک کە نەخۆشی شەکرەی هەیە خۆی ئەزانێت نظامی سیستمی خۆراکی خۆی چۆنە بەڵام بەداخەوە هەندێک جار هەیە ئەزانی شتەکە چییە بەڵام هەر ئەیکەیت یعنی ئەو شتێک کە بزانیت و بیکەی زۆر خەتەرتری لەوەی کە نەزانیت و بیکەیت بۆیە خواردنەکان ئەگەر بێت و ژەمەکان سووب بن دەست پێ بکەین بە سەوزەکان دەست پێ بکەین بە میوەکان کە چویتە ئەوێ دەستەکەی بە میوە خواردنێک دواتر نیوە ڕۆیەتەوە ژەمێکی سوکە ئەخۆیت عەسر ژەم بخۆ ئێوارە ژەم بخۆ شەو هاتیتەوە ژەم بخۆ بەڵام ژەمەکان سووب بن دابەشی کە بەسەر ژەمەکانە نەک تۆ لە سەعات 9 دەچویتە ئەوێەوە ئەمەنت خواردوو هەتاوەکو سەعات 12 هەر هاوارەکەی بەڵام کە ئەبینی گۆشتەکە لێوا کەوتووە بێناس کەوتۆ مەجبوری هەر بچی لێ بخۆیتەوە لێ بخۆیتەوە دواتر تووشی ئازاری گەدا ئەبیت وە بەداخەوە یعنی کە هاتیتەوە بەرەو نەخۆشخانە بەڕێکەوی نەک بەرەو ماڵەوە دکتۆر ئەگەر هاتوو لە سەیراندا تووشی ئەم کێشەیە بووینەوە یاخود ئەم خۆراکانە کاریگەری نەرێنی لەسەر ئێمە کرد پێویستە گایەکسەر ڕوو لە بنکەتە دروستیەکان بکەین یاخود چی ڕێکارە بگرینە بەر بۆ ئەوی کە کاریگەری کەم بکاتەوە لەسەر لەشمان و بە شێوەیەکی باش چاک بینەوە و زیانی تەندروستی نەبێت خۆی وەکو بە ئاماژەم پێکرد ئەوانەی کە بە سوکەژەم خواردن دەست پێکەن هیچ کاریگەریەکی نابێت و هیچ کاریگەریەکی تەندروستی نابێت لە سەریان و ئەتوانن تەندروست بن بەڵام هەندێک حاڵەت هەیە نەخوازراوە بۆ نمونە احتیمالەکە گۆشتەکەی خواردومە تووشی پیسبوون بوو بێت تووشی تەعفۆنی کردێت چونکە ئەو گۆشتەی کە بەکاری هێنن بەڕاستی بێت لە سەلاجەیە بوو بێت و هێنا بێتیانە دەرەوە لە پلەی 700 پلەی سەدی زیاتر بەرز نەبوو بێت خۆشبەختانە ئێستا تەسەوڕ ناکەم پلەی گەرمی زۆر بەرز بێت و زۆر کاریگەریەکی ئەوەی هەبێت لەسەر تێکچوونی گۆشتەکە بەڵام بەڵێ زۆربەی کات ئاوەکانە کە بەکاری هێنین ئاوە هێنین دەبەی ئاوە هێنێت دەبەی ئاوەکەی هی ڕۆنە دەبەی ڕۆنەکە هێناوێتی ئەمە خۆی کاریگەری کارلێکە کات کارلێکی ماوەدی کیمیاوی کات لەبەر هەتاوە دایناوە دیسان گەرمیە کاتەوە زۆر کێشەی تەندروستیمان بۆ دروستەکات نەک بۆ ئێستەی بۆ دوا ڕۆژی و بەڵام هەندێک حاڵەتمان هەیە نەخێر ئازارێکی کێشەیە شتێکی بەسیتە زۆر پێویست ناکات شتە بنکە تەندروستیەکان خۆی لە ماڵەوە ئۆتۆماتیکی چاکە بێتەوە مەگەر ئەڵڵاهومە هەندێک حاڵەتی سکچوون هەیە سڤیر دایاریایە سڤیر دایاریەکان بە من یەک ئامۆژگاری بەسیتەکەم ئەوانەی کە تووشی سکچوونە بن لە سەیرانەکانە کە هاتنەوە دوو حاڵەتی بەسیت بکەن دوو شتی هەیە بەسیتە زۆر بکەن سێوەکەیەنن ئەیەن لە ڕنا ڕەشە بێتەوە کە ڕەش بووە سماقی پێوەکان یەکێکە لەوانەی کە حتا بۆ ئەوانەی کە سکچوونی خوێناویشیان هەیە کاریگەری ئەبێت وە زۆر زۆر کاریگەرە حتاوانی کە نەخۆشی گورچی لێشیان هەیە زۆر زۆر بەسوودە کاک دکتۆر کەسانێکن کە بە هەفتە لە هەفتەیەکدا تاوی ڕۆژەکانیان نیزام و بەرنامەی داوەزاندنی کێشیان هەیە ئایا ئەوانەی کە ئەو کەسانە کە ڕۆژێک بۆ نهێنی دەچێتە سەیران و گەشت و گوزار ئەکرێت ئەو ڕۆژە تۆزێک زیاتر بخوات یان چی بکات هەر بە ئەو سوکە ژەمانەی کە باست کرد ئەویشە دەست پێ بکاتەوە یان مەبەستم وەیە ئەگەر تۆزێک زیاتر بخوا لە ڕۆژەکانی دیکەوە لەسەر نیزامەکەی خۆی لا بدات کێشەی بۆ دروست نابێت خۆی بەڕاستی کێشە گرفتی هەرە گەورەی کۆمەڵگەی ئێمە کێش دابەزاندنە نازانم یعنی من زۆر جار نەخۆشەکان یەنە لام نەخۆشەکان توش مەعیدەی تێک چووە ڕیخۆڵی تێک چووە هەموو کێشەکانی بۆ دروست بووە یعنی ئەڵێ وەڵام من ئەمەوێ بەس کێشم دابەزێنم کێش دابەزاندن یەکێکە لە چارەسەرەکان تۆ تووشی نەخۆشی شەکرا بیت چی ئەەکەی تووشی زەختە بیت چی ئەەکەی یعنی تووشی زۆر کێشە خەست بوونەوەی خوێنەبی چی ئەەکەی زۆر حاڵەتمان هەیە کە دروستمان ئەبێت بەهۆی دابەزاندنی کێشەوە هەڵەیە دابەزاندنی کێش لە لای خۆمانە نظامێکی سەقەتە کە پەیڕەویەکەی ئەوە گومانی تیانێ و بە هیچ شێوەیەک من لەگەڵ ئەوانی
زۆر باشە کاک دکتۆر ئێمە کاتمان نەماوە ئەگەر خۆت شتێکت مابێت باسی بکەی یاخود پەیامێکی دیکەت مابێت. وڵاتزان خۆشەویستان دیارە کاک دکتۆر دەنگی ئێمەی نەدەگەشتە لە دکتۆر هەڵگورت عەلی پسپۆری خۆراک لە هەڵەبجەوە لەگەڵمان ناوی سوپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لە تەوەریستێندا لەگەڵتاندا بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵا خۆشەویستان ڤیدیۆکی ترمان ئامادەیە لە سیروان کە مەراسیمی کردنەوەی مزگەوتێکە لێوە هاوکارانم ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین یەکێک لەو شوێنە پیرۆزانی کە زۆر گرنگە لە ناوچەکاندا هەبێ دروستکردنی مزگەوت و ماڵی خوای گەورەیە. ئەنجامدانی ئەم جۆرە مەراسیمانە بەڕاستی زۆر تایبەت و زۆر پێویستە. ڤیدیۆکمان سەبارەت بەوە هەیە. جێگەی دڵخۆشیە کە لە هەرێمی کوردستاندا مزگەوتێک دەکرێتەوە، ینی زۆر بە پەرۆشەوە ئاهەنگی بۆ دەگەڕن، شیرینی پێشکەشەکەن. ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە کە مسلمانان زۆر بەبایەخەوە زۆر بە گرنگیەوە مزگەوتیان بەلاوە گرنگەوە ئاهەنگی بۆ دەکەن بۆی کە مزگەوتی کراوەتەوە لە ناوچەیەکەوە. لەو بارەیەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله لا يستوون عند الله والله لا يهدي القوم الظالمين الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله بأموالهم وأنفسهم أعظم درجة عند الله وأولئك هم الفائزون. هاسایم بەکردنەوە مزگەوتە لەخوا بەزابێ الحەمد و سەنا بەخوا بە کاملی و ڕێکوپێکی جێبەجێمان کردووە و پشتیوان بەخوای گەورە. بۆ خۆیان ئەگەر بڵێ خێرخوازان ئیمکانێتی خەڵکی سیروان ئەوە نەبوو، بەس کە سوکاری خۆم لە سیروانیش لێرەشە
هەموو دەست یارمەتیان بۆ درێژکردنەوە زۆر سپاسی کۆمپانیای ماسی شەکەم کە ئاستا بە دابینکردنی کەمیەتی چیمەنتۆی مزگەوتەکە لە بیدایەتەوە تا کۆتایی بەڕاستی من زۆر سپاسی هەموو کارمەندەکانەکەم کە سەردانیشان کردوین حەمد و سەنا بەخۆی کیسەیە چیمەتۆ ون نەبوو لە بەرچاومانە یعنی بەڕاستی کارێکمان کردووە گەر خی گەورە پاداشمان بێتەوە ئینشەڵڵا پاداشەکەمان لای خی گەورەیە لای کەسی کە نییە حەمد و سەنا بۆ خۆتر بە پاک و تەمیزی هانیوانتە مزگەوتەکەش بێکام نقصانی نییە الحەمدولله. ئەی سەیدی سالاری من ئەی ئەحمەدی مختاری من ئەی مەحرەمی ئەسراری من سڵاو لە تۆ ئەی یاری من دەمێکە هیجر و ماتەما تاکەی بمێنم لەو غەما دائیم هاوار و کوڵەما بابەز بێ ئینتیظاری من هەموو شتێک بە خێراتنی جەنابتان نەکەین یاخوا بەخێر بەسەر سەر و سەر چاومان بەنسبەت مزگەوتەکەشمانەوە منتیقەکەمان زۆر زەڕ بوو بە دروستکردنی ئەم مزگەوتە و خێری کاک ئەحمەد مۆفەق بنووسێت کە هات لەسەرشی خۆی ئەم مزگەوتی بۆ دروست کردوین بەڕاستی کلێنێکی زۆر زۆر باشی بۆ ئێمە پڕکردەوە لە گەڕەکەمانەوە و گەڕێکی ڕاپەڕین و هەندێک خەڵکی تریش ماڵەن ئاوا بێت دەستی خێران بۆ درێژ کردو بۆ مزگەوتەکە لە ڕووی ئاوادانکردنەوە و لە هەندێک پێویستیات و هەندێک نوقسانی هەبوو لە ناو مزگەوتەکە ماڵەن ئاوا بێت پیاوێکە دڵی وابەستەیە بە مزگەوتەوە دڵی لای مزگەوتە الحەمدولله ئەمڕۆ ئەم مزگەوتە هاتە کۆتایی و ئیفتیتاحی کرا انسان پیغمبری خواه صلی الله علیه و سلم درباره گەورەی مزگەوت دەفەرمێ من بنا لله مسجدا بنى الله له بيتا في الجنة ئەفەرمێ هەر کەسێک ماڵێک بکاتەوە مزگەوتێک بکاتەوە بۆ خوای تەعالا عینی ئەو ماڵە لە بەهشتی بەنین بۆ یەکاتەوە بۆیە ئینسان کاتێک کە بەختەوەری دنیا و قیامەتە بێ کە دڵی وابەستە بێ بە مزگەوتەوە لەگەڵ مزگەوتا بژی ئینسان کە لەگەڵ مزگەوتا ئەژی فێرەی ئاداب و ئەخلاقی جوانە بێ فێرەی دەستپاکێوێ داوێن پاکێوێ ڕەوشتە بەرزەکان لە مزگەوتەوە دەسەکەوێ گفتاری شیرین قسەی شیرین هەمووی لە مزگەوتەوە دەسەکەوێ هەمووی ئەمە لە قورئان و لە سنەتی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم سەرچاوەی گرتووە خوای تەعالا فەرمێ وەقولوا للناس حسنا لەگەڵ خەڵکیا زمانتان شیرین بێ بۆیە لە مزگەوتەوە برایەتی دروسە بێ لە مزگەوتەوە هاوکاری دروسە بێ لە مزگەوتەوە ڕێزگرتنی گەورە و بچووک دروسە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا کەسێک لە ئێمە نییە کەوا سۆز و میهرەبانی نەبێ بەرامبەر بە مناڵان و ڕێز لە گەورەکان نەگرێ بۆیە هەرچی ئاداب و ڕەوشی جوان هەیە ئەخلاقی جوان هەیە هەمووی لە مزگەوتەوە سەرچاوە ئەگرێ مزگەوت سەرچاوە و مەصدەری ئەخلاقی جوانە مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم دووبارە سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان لە چەوریسەی بەرنامەکەماندا باز لە کۆمەڵێک ئادابی جوان دەکەین لە گەشت و سەیرانەکانماندا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بزانین کاتێک کە هەر لە ماڵ دێنە دەرەوە پێویستە چی بکەین ئەو دوعایانە چین کە دایان خوێنین و دوجار کە دەچینە شوێنەکانەوە گرنگە ئاگاداری چی بین و چۆن ئاگاداری عیبادەت و پەرستش و نوێژەکانمان بە تایبەتی کە زۆر لە گەشتیاران لە ڕۆژی هێنیدا گەشت دەکەن دەبێت ئاگاداری نوێژی هێنیان بن بە زیاتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانە ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێ سپاسەوەم دەرفەتە ماوەستاگەلەوە دەست پێ بکەین خێزانێک کە دەوێت گەشت و سەیران بکات هەر لە ماڵەوە دێتە دەرەوە پێویستە و ئادابە جوانانە چین کە لاینی پیرۆزی ئیسلامدا جێبەجێیان بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ ئەو دەرفەتە هەڵبەتە ئەمەوێ لە سەرەتا باس لەوە بکەم کە ئاماژەیە بۆ بکەم کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگر نییە لەوەی کە ئینسان
گەشت و سەیران بکە و ئیسراحەت بە دڵ و دەرونی خۆی بدا و چۆنەڵی جەوێک بە ماڵ و منداڵی خۆی بگۆڕێ تۆزێ لە جەنجاڵی ژیان دوورکەوێتەوە هەناسەیەکی پاک هەڵمژێ بچێ بۆ گەشت و سەیرانەکان ئەمە لاری تیانێ بۆی کە خەڵک بزانە سەماحەتی ئیسلام تا چ ڕادەیە کە هیچ بربەست و وەکو بڵێ کۆسپێک لەو بەردەمەیان نییە تەنها ئیسلام ئێوێ بە هەندێ ئادابی جوان سەفرە و گەشت و سەیرانەکانمان بڕازێنینەوە. خوای تعالی فەرمێ قل من حرم زینة الله التي أخرج لعبادي والطيبات من الرزق. تۆ پیان بڵێ ئەوە کێ جوانەکانی سەرزەوی حرام کردو لە بەندەکانی خوای پەروەردگار شتە پاک و چاکەکانی حەڵال کردووە، یعنی هەرچی شتێک خۆش و چاک و باش و پاک بێ قابل بە ئیماندارە. لە زمنیشیا گەشت و سەیران چەندین ئاەتی قورآن هاتووە کە باس لەوە کاکە بگەڕێن بە دەشت و دەرەکانە تەماشای ئاسەواری ڕەحمەتی خوا بکەن. فانظر إلى آثار رحمة الله بڕۆن تەماشا بکەن سێ ئاسەواری ڕەحمەت و بەزەی خوا بکەن كيف يحيي الأرض بعد موتها سێکەن ئەو زەوێت چۆن جارێکی تر زیندووە کاتەوە زەوێکی وشک و ڕق و تەق ئێستا ئەو هەموو گژوگیا جوانە دەرچووە ئەو بەهارە جوانە دەرچووە قل سيروا في الأرض بگەڕێن بە ناخی زەویدا فەمشوا في مناكبها چەندین ئاەتەیە ئەمرمان پێکا بۆی کە ئێمە بگەڕین دەرچین تەماشا بکەین لەبەرەوە ئیسلام لاری نییە لەم بابەتە بۆی ئەمە باسەکەم ئێستا ئێمە هەندێک زاوابیت باسەکەین بۆ سەفرە و گەشت و سەیران ڕەنگە کەسێک تەسەوورێکی بۆ دروست بێ بڵێ ێ باش ئەمە ئیسلام هەموو شتێکی لێ قەدەغە کردوین نەخێر ئیسلام لێمان قەدەغە ناکە لەمە بەدوا گەشت وەرزی گەشت و دەرچوون و ئیسراحەتدان بە ڕۆح و جەستە و لاشێ هیچ مانیعێک نییە بەڵام هەندێ ئاداب هەیە ئینسان ڕەچاوی کە ئەم گەشت و سەیرانی بۆ بێ بە عیبادەت ئێستا ئێمە کە چین بۆ گەشت بۆ خۆمانە چین ئیسراحەتێ بە دڵ و دەرونی خۆمانە دەین بەڵام هەندێ ئاداب هەیە هەندێک کار هەیە بیکەین و هەندێک کار هەیە نەیکەین ئەوە تەواوی گەشتەکەمان بۆ بێ بە عیبادەت یعنی هەموو کارەکانی تری ژیانیشت ئەتوانی بەنیەت وای لێ بکەی کارەکەت ئەجری لەسەر وەرگری پاداشی لەسەر وەرگری لەوانە یەکەم ئینسان کاتێک کە دەرەچێ بەو نیەتە دەرچێکە ئیسراحەتێ بە دڵ و دەرونی خۆی بدا وإن لجسدك عليك حقا ئەو لاشەیەت حەقی هەیە بەسەرتەوە مافیە بەسەرتەوە هەر ئیش و کار و ڕۆتینیاتی دەوائر و ژیان و سەرقاڵی ئەمانە ئەم نەفسەش پێویستی بۆ یەکە ئیسراحەتێکی بیتیە ئەگەر بەو نیەتە دەرچی کە ئیسراحەتێ بە دڵ و دەرونی خۆت بدەیت ئیسراحەتێ بە مناڵەکانت بدەیت مناڵت خێزانت ماهە لە ماڵ چوارگۆشەی دیوارێکان لە ماڵەوە هەناسەیەک هەڵمژن ئەو بە عیبادەت بۆتە نووسرێ وامجا کە لە ماڵ دەرچووی سنەت وایە هەر بۆ سەفەر بۆ غەیری سەفەریش ئەو دوعای بخوێنی کە فەرمێ بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله ئەگەر کەسێک شارەزایی زیاتر بێ دوعای درێژتریش هەیە اللهم إني أعوذ بك أن أضل أو أضل يا ربي خوایە نەبمە مای گومڕاکردنی خەڵک نەخەڵک گومڕام کە بەناوی تۆ بە پشتیوانی تۆ دەرەچم یا رب العالمین مامۆستا لێرەیە زۆرێک بە شۆفێرە ینی شۆفێریە کات لە ڕێگەی تەجیلەکەی و ئەم دوعایە دەخوێنێت هەر باشە ئەگەر کەسێک خۆی لەبەری بێ خۆی بخوێنێ باشتر ئەگەر نا لە ڕێگەی هینەکەیشەوە بخوێنریا الحديث هاتووە فەرمێ پێوترێ فقط هودیتە وقیتە وکوفیت یعنی ئەوە خوا ئەتپارێزێ خوا بەسە بۆ تۆ یعنی تەواو کیفایەتە ئەم دوعایە کە تۆ مامۆستا کەسێک بخوێنێت و ئەوانی تریش بە دوای بخوێنەوە ئەگەر ئەوانی تر نەزانن ئەتوانێت کەسێکیان بیخوێنن بە ناوی خواوە دەرچن چەند جوانە تو ئیشەکانت بە ناوی خوا بڕازێنیتەوە لە ماڵەوە دەچی بە ناوی خوا دەچی مەبەستەوە بێ منداڵەکانت ئیسراحەتێکیان پێ بدەیت پاشان هەڵبژاردننی شوێن بۆ ماڵی مسلمان زۆر گرنگە ئینسان بچێتە شوێنێکی هادی و ئارام بێ من زۆر جارەڵێم ئێمە لە سەفریا ماندووترە بین وەک لەوەی لە ڕۆژەکانی تر ئەسڵ وایە کە تۆ چووی بۆ سەفرا دڵ و دەرونت ئیسراحەت کە کابرا ئەچێ سەرەکەی مسەجیلێک گەورە دانێ مێشکی خۆی بەتایەوەرە مەفروض وایە مەعیدەت تۆزێ ئیسراحەتی بیتێ لەو ڕۆژە زۆرترین زەختی لەسەرەکەی بەرحاڵ باش وایە ئینسان بچێتە شوێنێکی گونجاو جاری وایە ئەم دەشت و کەژە فراوانە ئەم هەموو سەیرانگایە ئەچنە شوێنێک ئەوەنە ئیزدیحامە خێزانەکان تێکەڵە بن ژن و پیاو تێکەڵە بێ نە ئیسراحەتەکەن لە یەکتری دەنگی یەکتری ئیزعاجەکەن بۆنی دوو کەڵ یەکتری ئیزعاجەکە باش وایە ئینسان بچێتە شوێنێک کە خۆشی مرتاح بێ ماڵ و مناڵەکەیشی مرتاح بێ تێکەڵاوی نێوان ئافرەتان و پیاوانیش دروست نەبێ چکۆ معلومە کە دروست نییە ئافرەتان و پیاوان بێگانە تێکەڵ بن لەگەڵ یەکتریە و ئینسان بەوەی ئەوە تووشی گوناح بێ پاشان هەندێک خاڵی سەرەکی هەیە و ئەگەر ئێوە شتێکی ترتان کەوتە بیر هەر پێکەوە باسێکین کە من پێم وایە ئەم خاڵانە ضرورە هەموو کەسێک ڕەچاوی بکە لە گەشت و سەیرانەکەیە یەکەم ضرورە نەبیتە مای ئەزیەت و ئازار و زەحمەت و ناڕەحەتی بۆ خەڵک هەیە لە جادەی خۆڵ تەپ و تۆز
ئایا لە جادەی خۆڵتە بۆ تۆ دەکاتە سەر خەڵکیە بە سیارە سەرکەشیەکە خۆی و ماڵ و مناڵی خاتە تەهلوکە و مەترسی و ناڕەحەتیەوە خوا فەرمی وەلا تولقوا بأيديكم إلى التهلكة خۆتان تووشی تەهلوکە و ناڕەحەتی مەکەن ولا تقتلوا أنفسكم تۆ ئەم سیارە بڕێ مناڵی تایە ئافرەتی تایە مجازەفە ئەەکەی بەبین سیارەکانە سیباقاتەکەی هۆرن لێدان یا بۆ نمونە کابرا چییە لە شوێنێکا دائنیشیە تۆ بۆ خۆت ئازادی چی ئەەکەی چی ناکەی خۆت و قیامەت و قەبری خۆت بەڵام ڕەنگە من حەزم لەو گۆرانیە نەبێ ئەچیە ئەمەدام دیجی پێڵە مکەبەری گەورە ئەهێنیە بەقەت سەلاجەیەکە بێ دانا لە تەنیشت خۆی هەموو سەوتی ئەداتێ لە کاتێکە ئەو دەمەتر شوێنەکەیەتی مەفروزات تۆ بۆ خۆت گوێ لە گۆرانی بگری نەکبوویتە مای ناڕەحەتی بۆ خەڵک من حەزم لێ نییە کاکە یا بۆ نمونە ئەچیە هەر چوار دەرگای سیارەکەی کاتەوە باشە سەوتی تەسجیلەکەی ئاخر سەوت ئەیکاتە سەر گۆرانیەک کە دراوسەکانی ناڕەحەت و زەحمەتەکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم لا ضرر ولا ضرار نابێ زەرەر بە خۆت بگەێنی نەزەرەر لە خەڵک بدەیت بیتەن مای ناڕەحەتی بۆ خۆت نەبۆ خەڵک پاشانە فەرمی المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمان ئەوەیە کە مسلمانان لە دەست و زمانی سەلامەت بن خەڵک ئازارت بەدەستەوە نەبینێ ناڕەحەتیت بەدەستەوە نەبینێ یا هەیە ڕێگەی خەڵکە گرێ ئەوە نەخۆی ئیشەکەی جێبەجێ بوو ئیتر ئەو خەڵکە تووشی زەحمەتە بێ تووشی ناڕەحەتیە بێ کێشەی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی من آذى المسلمين في طرقهم وجبت عليه لعنتهم ئەفەرمی هەر کەسێک ببێتە مای ئەزیەت و ئازار و زەحمەتی بۆ خەڵک بەتایبەت لە ڕێگابانی خەڵکیە خەڵک لعنەتی بۆ نێری واجبە بێ خەڵکە لعنەتی لێ یەکەن کەواتە خاڵ یەکەم ئەبێ بیرکەیتەوە نەخۆت نە مناڵەکانت نەبنە مای زەحمەت و ئازار بۆ خەڵک هەندێ مناڵ و کوڕ و گەنج و ئەوانت پێ ئایلەیەک لەولاوە دانیشتون تۆچی لەبان سەروان تۆ پێنەکەی بیتە مای زەحمەت بۆ وان یعنی زۆر ضرورە احترامی شعوری خەڵک زۆر مهمە بەتایبەت لەو گەشت و سەیرانە ئەمە خاڵ یەکەمە بێ زۆر ئاگامان لێبێ نەبینە مای ئەزیەت جاری وایە بە دووکەڵەکەت دراوسەکەت بێزار کردووە جاری وایە چوار گەنجی عەرەب لە بەغاوە دێن تۆ لەوێ عایلێ دانیشتوی دێ لەو لای تۆ دەمەتر لەو لای تۆ دانیشیە گۆرانەیەکی عەربیە خاتە سەری نە حەیا نە شعور ئیتر تۆ ئەمەگەر ئەو شوێنە جێبێ ماوەستا دوێنێ وتەبێژی گەشت و گوزاری سلێمانیمان لەگەڵا بۆ ئاماژەی بەوە کرێ من بە هەموو ژیانم کە گەشتم کردبێت نەچوومەتە شوێنێکی زۆ قەرەباڵغ 5-6 عایلە لە تەنیشتمایە ڕاستە شوێنێکی چۆڵە من بەچم هادئ بم ینی مێشکم هادئ بێ من پێم وتی ئێمە لە معنای سەفرە تێ نەگەیشتون معنای گەشت و سەیران ئەوەیە تۆ بڕیتە ئەو دەشت و دەرا تۆزی هەناسەیەکی پاک هەڵمژی تۆزێت تەئەموڵ بکەی بیرکردنەوە بکەی تۆزی ئیساحەت بە دڵ دەرونی خۆدەی کابرا ڕاتە شوێنێکەوە چوار گەنج لە پەنیا دانیشتون نێرگەلەیان داناوە ئاخر سەوتی ئەدەنێت تەسجیلەکە هەتا ئێوارە دێتەوە مێشکی ئاواک شەڕی لێ ئەکەوێتەوە یان جاری وایە تۆ چیتە شوێنێکی قەڵەباڵغ ئەوەندە چەقود و کەڵە ئەڵێ ڕێوی قاندراوە ئەمە بەڕاستی گەشتوە نابێ ئەوێ چێت شوێنێکی هادی کەپ لەگەڵ خۆت و ماڵ مناڵ تا جێوێ بگۆڕن دو قسەی خۆش بکەن بەرحاڵ ئەوە خاڵیەکە بێ ئینسان ئاگادار بێن نەبێت تەمای زەحمەت و ئازار بۆ خەڵک دووهەم واجبە هەموو مسلمانێک ئاگاداری ژینگە و پاک و خاوێنی سەیرانگاکان و دار و درەختەکان و سەرچاوە ئاویەکان و شوێنە گەشتیاریەکان بێ ئەمە زۆر ضرورە کاکە وەڵڵای عیبادەت ئێمە زۆرجار لەسەر مینبەریشەوە هاوارەکەین بەس نوێژ نییە دینداریەتی بەس نییە تۆ بە ڕۆژوبی کاکە ئێمە خوا سروشتێکی جوانی داوە پێمان بەدەستی خۆمان وڵاتی خۆمان وێرانەکەین بەدەستی خۆمان ئەبینە مایی خراپە و نەهامەتی بۆ ئەم وڵاتی خۆمان کاتەباوسەوە جۆرێکی ترە لە پەرستش ینی ئیسلام هەر پەرستەکان نیە بەڵکو ئیسلام بەرنامەیە بۆ ژیان ئیسلام هەموو ژیانە پێتەڵێ هەڵسوکەوتت چۆن بێ ئەخلاق چۆن بێ ڕەوشت چۆن بێ مامەڵە چۆن بێ سەفەر و سیاحە و گەشت و سەیران چۆن بێ هەموومان عیبادەتە من بەڕاستی سەیرم دێ چیتە هەنێ شوێن دارێکی جوان گەشتێکی کەشێکی خۆش ڕاست بخۆ کورسانی سروشتێکی جوانیە سەرێکی کابرا پێش تۆ سەیرانی کردووە تەشبیه نەبێت دوور لە ڕووی بینەران مانگا هەیە سەرکاتە ناو ئاخوڕا ئەو کایە پەش و بڵاوەکە بە هەموو لایەکە ئەوە لێوە دابی فرێدراوە ئەو لێوە قاپی سەفری فرێدراوە ئەوە لێوە قوتوی ساردی فرێدراوە ئەو لێوە سفری سەفری فرێدراوە چێشتەکە کراوەتەوە ناوە تۆکلی پرتەقال کراوەتەوە یعنی ئەبێت تۆ دانشی نیو ساعت بەسەر شوێنە پاک مامۆستاگەر کەسەکە خۆشی بچێتەوە بڕواکە حەزناکە لێوە دابنێتەوە ئەمە چی مافی مرۆڤێکە ئەمە چی کاکە وجدان وازە دینەکەیشت بێت ئەی خۆ وجدان چۆن نەبێت و ئاوا یا بۆ نمونە تۆ داری شتێکت نەبردووە لەگەڵ خۆتا هینێکت نەبردو تەباخی شتێکت نەبردووە ڕووی ئەو دارە ئەشکێنیتەوە گوناحە بەڕاستی یا بۆ نمونە سەرچاوەیەکی ئاوا هەر کەسی لە ئاچی خۆی شتێکی پێ فرێداتە نایە ئەو سەرچاو بە کەڵک نامێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی اتقوا اللعانین خۆتان لەو دوو شتە بپارێزن کە بنە مای هێنانی لعنەت بۆ خەڵک لعنەتان لێکە
قالوا وما اللعانان يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي بيغمري إخوة أو دوشتا تشينك واكن خلق لعنة مالي بكا فرمي الذي يتخلى في طريق الناس أو في ظلهم أو إيك أرى لسيبري خلقيا يعني للرقي خلقيا دزبا وقيني إذا من الله مدزبا وقيني بلام فرقي شيء توري داي بمنالك اللي يفريدي فرقي شيء هم خلقا شاكو بيسي اللي يفريدي يعني تشي تيأتي إما أو ثقافة طبعا هبية كيسيكي خول لقل خمانا برين گونەیەک لەگەڵ خۆتا بەری شتە زیادەکانی خۆت پاشە ڕۆکی خۆت بیکەیتە ناو ئەو ژوێنەوە چی تێچیە یعنی ئەمە شتێکی کەمیشە کاکە حکوومەت من نامەوێت پاسا بۆ حکوومەت بێنمەوە بەڵام هەتا ئێوارە حکوومەت سەیرانگەکان پاکات و خزمەتی کات تۆ لەولا هەر پیسی بکەیتە فریان ناکەوێت کاک لەبەرەوە ئەمە واجبی سەرشانی هەموو موسڵمانێکە کە سەرچاوە ئاوەکان پارێزگاری لێ بکە سەیرانگەکان بە پاک و خاوێنی بێڵێتەوە الطهور شطر الإيمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە بۆ ئیماندار خۆ ئەم خەڵکی ئەچێتە و دەشت و دەرامی خەڵکی مسلمانە و خەڵکی ئەم وڵاتەیە و خۆی بە مسلمان و نوێژکە دەزانێ لەبەرەوە داوام وایە لەبەر خاتر خوا لەبەر خاتر دینەکەت لەبەر خاتر وجدانت لەبەر خاتر ئەو وڵاتە جوانی کە خوا بە ئێمەی بەخشیوە ئەو خەڵکانی کە لە دەروی وڵاتن ئێستا ئاگان لێمانە هەندێکیان ئەم سروشتە جوانی لە وڵاتی ئێمە هەیە کە بەهاری هەیە هاوینی هەیە پاییزی هەیە زستانی هەیە شاخی هەیە ئاوی هەیە کانی هەیە ڕووباری هەیە ئەمە لە چی وڵاتێکی ترا هەموو ئەم وەزانە هەیە حیفە ئینسان قەدری نەزانێ خاڵێکی تر بەڕاستی ئەوەیە کە نابێ نە لە ماڵە نە لە گەشت و سەیرانە زیادەڕەوی نەکرێت لە خواردن و خواردنەوە و بەکارهێنان و هەر شتێکی ترە ئێمە یاسایەکمانەی ئەڵێ كل شيء زاد عن حده انقلب إلى ضده هەموو شتێک لە حەدی خۆی زیاتر بوو ئەبێتە دوژمن بۆ خۆی چۆن ئێستا گۆشت باشە پێویستە ئینسان گۆشت خوا بەڵام زیاد لە حەد خواردت خراپە هەر شتێکی تر کە تۆ لەم دنیا ئەیبی لەبەرەوە ئیسراف و زیادەڕەویکردن باش نییە ئەگەر دیقەتی وڵاتان و کولتوری وڵاتانی تر بدەی هەست دەکەی ئەم وڵاتی ئێمە ئیسراف و زیادەڕەوێکی یەکجار زۆرەکەین لە خواردن و خواردنەوە جلوبەرگ ئەو هەنیا ئێوارە دەیتەوە 4-5 ژەمنانت خواردووە ئەو کە ئەدەیتە زەویە بۆ بەیانیش بە حاڵ ئەگەر بیتە خەبەرا بۆ نوێژی بیانی ئەوە نەماندووی ئەوەی خواردووە کابرا زەڕوو نییە 4 جار گۆشت بخۆی لە سەفەرێکە یان ئەوەندە دروست بکرێت کە بخورێ خواردنێکی زۆر بە خەسارە درێ زۆر بە زایە درێ ئینسانە بێ بیری لای ئەو کەسانەش بێت کە هیچیان نییە کە بژێویان نییە کە نان خواردنیان نییە من ئەبینم ئەوەی کە لە وڵاتێکی ترابینیومە مەسەلەن ئەوەی کە بۆ 3-4 نەفەردانێ ئێمە لێرە بۆ 1 نەفەردانێ باوەڕ بکە هەچەند پاچە گۆشت ئەمەنە لە بەردەم تادانن هەچەند 6 بە دوای 6 شادێ طبعا مانع نییە ئینسان خواردنی خۆش بخوا و چێژ ببینێ لە خواردنی خۆشوانە بەڵام زیادەڕەوی نەکەن خوا فەرمیێ كلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين گوناحە منجەڵێ والله جاری وابووە بە منجەڵەکەەوە تااقەتیان نەبوو منجەڵەکە بشۆرن هەر بە منجەڵەکەەوە برنجەکەیان فڕێداوە خوا فەرمیێ بخۆنەوە چی خۆشە چ چاکە بیخۆنەوە بەڵام ولا تسرفوا لەوانەیە خۆی گەورە زەشمامدا ببوونی ئەو بێگومان خەڵکانێکی زۆر هەیە گۆشتیان پێ ناکڕێ کاکە والله بۆی ناکڕێ مامسا ڕەنگەمە میوانێکی ئەزیز لەگەڵ خۆمانابەرین بۆ گەشتێک بەس قەیچێکە بە ڕەچاوی ئەوەش بکەین کە بە پێی پێویست بێشتەکان ڕاستە کەسەکە ئازیز زەلامان خواردنێکی خۆش بکەین بەڵام بە بڕێکی پێویست کە چی خۆشە بۆی بکە چی چاکە بۆی بکە بەڵام زیادەڕەوی مەکە بەڵام منجەڵێ مەڕێژە تۆ یەک ئەزانی بۆ من ئەم منجەڵە چێشتت بەسە 3 منجەڵ چێشتە ڕۆ دوانی ئەڕێژی لەو دەشت و دەرە ڕەنگەی سە بڵێ وەڵام ئەوسا تەیر و تورەی خوا باڵندەی خوا بەڵام باڵندە ڕسقی خۆی هەیە و هی خۆی هەیە نەک ئەوەی کە تۆ ئێڕێژی لێوە کاکە هەم ژینگەکە پیسەکە هەموو شتێک گران بووە وە لە حەدیث هاتەوە پێغەمبەری خوا فەرمێ كلوا واشربوا والبسوا وتصدقوا من غير إسراف ولا مخيلة بخۆنەوە جلی جوان لەبەر بکەن پیاوەتی چاکە بکەن بەڵام بەبێ زیادەڕەوی بەبێ خۆ هەڵکێشان و فیزدێدان بەسەر خەڵکیە وەڵا کاکە اینجا ئێستا نەریتێکی زۆر ناشرینیشیە کاکە دیندار وەکو خواردنەکە بن ڕسمێگرێ و سناپی لەگەڵاگرێ و بڵاوێ کات و کاکە بۆ دەرونی خەڵک ناخۆشە ماڵێک کە لە ماڵەوە نییە ژنێک کە لە ماڵ و سەبری گودە لەسەر پیاوە فەقیرەکەی کە ئەم کەباب و گۆشت و بۆنە ئەبینێ و ئەم هەموو خواردن ئەبینێ پیاوەکەی دێتەوە شەڕی پێگەڕ ئەڵێ تاکەی ئێمە لەم ڕزا لە تابین ئێمەش حەزەکەین بڕۆینە دەرەوە ئەم کابرانێتی ناچار پەنابەرێ بۆ حرام بۆ ڕێگەی تر خەڵک تووشی خەفەت نەگەین گوناحە نانێکی خۆش خوا پێتی داوە تۆڕی بڵاوەکەیتەوە و خەڵکی پێ عەزیەتە بێ مامۆستا لێرەش بەخشندەیمان بین نەچێت ماڵێک ساری پێ و
کەلوپەل و ماڵ و مناڵی ئەباتە سەیران دەبینێت دراوسێکەشی توانای ئەوەی نییە ناتوانێت سەیران بکەن تا چەند گرنگە لێرەدا ئاگاداری دراوسێکەشی پێ بە هەر چۆنی کردووە بیبا لەگەڵ خۆیان والله ئەوە زۆر عیبادەتێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ حب الأعمال إلى الله سرور تدخله على قلب مسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوا ئەوەیە کە تۆ خۆشی بخەیتە دڵ برایەکی مسلمانتەوە مناڵەکانی لە ماڵەوە جلێکیانێ ئەم بەهارە جلێکی جوانیان بۆ بکە لەبەر خاتر خوای پەروەردگار والله خوا لە جلی قیامەتە کاتە بەرد توانایان نیازانی ناتوان بچنە دەرەوە تۆ تەرتیباتی سەفرەکان بۆ حاجەکە بڵێ بڕۆ خۆتان گەشتێ بکەن کابرازانی سایقی باشە و توانای هەیە بڵێ کاکە ئەم ئیمڕۆ ئەوە سیارەکە لە خزمەتە هیچی لێ نایە بۆ خۆتان بڕۆن تا فڵانە شوێن گەشتێ بکەن قەیچێکە یان جێگە و ڕێگەت هەیە کار فڵان کەس وەرە بۆ خۆمان پێکەوە والله جاران دراوسێ بەبێ دراوسێکە نانی ناخوارد ئێلا چێشتێک قاپێ لە چێشتەکە ئەکرای ئەو دیو ئەوش قاپێکی کردە ئەم دیوە ئێستا نازانم بۆچی خەڵگاوە دوورکەوتەوە لە یەکتری بەهەرحاڵ ئەوە عیبادەتێکی زۆر گەورەیە کە تۆ بتوانی ببیتە مای دڵخۆشکردنی خەڵکێکی تریش و لەم دڵخۆشی خۆتا خەڵکێکی تریش دڵخۆشکەی دڵنیایش بە الجەزاء من جنس العمل تۆ بتوانی دڵی خەڵک خۆشکەی ئەوە خوای پەروەردگاریش ئینشەڵا دڵت خۆشەکە و خاڵێکی تر کە ضرورە ئینسان ئاگاداری بێ ئێستا ڕەنگە هەندێک کەس بڵێ خدەی مامۆستا وەڵی هینە بەهارە و خۆشە و ئەی تۆزی خۆمان جوان نەکەین و ئەی تۆزیە خۆمان نەڕازێنینە و ئەی تۆزیە ناتوو هەموو یاڵی هەر قەدەغەیە هەر قەدەغ نەخی ئێمە ناڵێن قەدەغەیە خۆت بڕازێنەوە بەڵام لە سنووری شەرع خواردن بخۆ لە سنووری شەرع لەگەڵ کەس و کاتا دەرچوە لە سنووری شەرع ئینسان ئاگادار بێ بۆ ڕۆژێ خۆشی خوا لە خۆی نەڕەنجێنێ ئێستا ئافرەت مارە ئەبڕێ ئاخر دەرەجە بێ شەرعیە کاڵێ کورد دەمامەسا ڕۆژێکە ئاخر دەمە دووبارە نابێتەوە باش ئەگوازرێتەوە هەرە لێ ڕۆژێکە خەنەبەندانی بۆ کرێنەوە لێ ڕۆژێکە سبەی خوشکەکەی شۆکە لێ ڕۆژێکە یەخەندی ئەمانە لەسەرت کۆ بنەوە لەبەرەوە ئینسانی ئیماندار بێ هەوڵدا ئەو سەفری لە گوناح و تاوانە من چەند شتێکتان پێڵە مەسەلەن یەکەم جلی ناشەرعی ئافرەت نابێت جلو بەرگێکی وا لەبەرکە بێتە مای سەر وەکو ئیسعافان لە دوورۆدی ئاواکە نابێەوەنە ڕەنگ سەرنج ڕاکێش بێ کاکە چی بکەم خوا وا ئەفەرمێ مامۆستا تۆ هەموو شتێکی لێمان قەدەغە کرد کاکە خوا وا ئەفەرمێ خوا فەرمێ وەلا یوبدینە زینەتەهن با ئافرەتان جوانی خۆیان بۆ پیانی نامەحرەم دەرنەخەن دەسەڵاتمان چی ئەمە جلوبەرگی ژەگرێتەوە مامۆستا جلوبەرگی ئینسان جوانەکە ئینسان خۆم ڕوتەوەکەم پاساوێت تۆ مەبەستی لە ڕوخسار و لە جوانی خۆیەتی و لەوەیە کە پۆشتە بین بەجلەوە ئینسان جوانە ماشەڵات لێوێسە تۆ بەم قاتەوە چەند جوانی ماشەڵات لێوی سەڵای شەڵای بینەرای دەبڕۆ قاتێکی ناشریم کە بەرێت جوان ئەو جوانێت بەعزی ئەشارێتەوە ئافرەت نابێت جلوبەرگی بە جۆرێک بێ ئەوە جلێکی عادەتی و ڕێکوپێک لە بەرکە من هەموو جارەڵێم کاکە خۆم نابێ ئافرەتی شلیفە پەتاتە نییە کاکە با خۆرە بڕازیان تۆ خۆی جوان بکە بەڵام لە سنووری شەرع خۆسە شتێکی کەش هەیە زۆرێک لە ئافرەتان ڕخنەیە وگرێ بۆ پیا خۆی ئەڕازێنێتەوە و خۆی جوانەکە و بۆنی خۆشیان لە خۆی بۆ ئێمە ئەوە نەکەین ئەوە ئافرەتان دەوترێ جلەکانتان ئاگاتان لێ بە بەڵام پیاوان چیان نەپارێزن یاخۆت لەبەرەوەی ئافرەت مەطلوب بە پیا و تالیبە ئافرەت داوا کراوە پیا و داواکارە تێگەیشتی پیا ئەتوانێ بە دوای نەزەرێکا هەنگاوی تر بنێ بەس کەمتر وایە ئافرەت بتوانێت هەنگاو بنێ بە دوایە کاک ئافرەت عورەتە کەڵێم عورەتە یعنی جێی سەرنج ڕاکێشانە خوا وای دروست کردووە کاکە حتا لە گیان لەبەرانیشە ئللا تەماشاکە کۆترێکە نێرەکە بە دوای مێیەکەی ئاڕوە ئیتر خوا سروشی ژیانی وا دروست کردووە کەمتر وایە ئافرەت هەچەند ئێستا دنیاکەش بەعکسەوە لاتۆی سەرەن دێجا ئافرەتیش ڕاکە بە دوای پیاوە بەڵام قاعدەی گشتی لە ژیانە وایە پیاو دەست پێش خەلیە پیاو داواکە پیاو داوای عیلاقەکە پیاو هەنگاوی تر ئەنێ لەبەرەوە ئافرەت دەبێت خۆی سترکە دەرگای فیتنە و گوناح لە خۆی نەکاتەوە دووهەم مەسەلەن تێکەڵاویکردنیش دروست نییە وەڵامە دراوسێمانە وەڵامە خاڵۆزامە وەڵامە پورزامە داشن بە بەرامبەرێکەوە پێکەنین قەیچێکا بە یەکەوە ڕۆن خزمەکان هەموو بە یەکەوە بڕۆن بە ئافرەتەکان بخۆیان ئەلێ دانیشن قسەی ژنانەی خۆیان بکەن باس و خواسی خۆیان بکەن کاکە وەڵی قسەی ژن و پیا و قسەی ژن جیایە قسەی پیاو جیایە ئەوان حەز دەکەن قسەی خۆیان بکەن ئیستا لە ماڵا تۆ خزمەکان خۆشت بێن سەرەکەی تۆزە بێکۆ دانشون کاتێکە دای ژنەکانە ڕۆن بۆ ژوولێکی جیابنەوە لەبێت قسەی خۆیانێ کاکە بە ژنەکان بخۆیان بەجیا دانشن قسەی خۆشی خۆیان بکەن باسی شتی ئافرەتانەی خۆیان بکەن پیاوەکانیش با بخۆیان بەجیا دانشن مانع نییە و خاڵێکی تر مەسەلەن گۆرانی
کاکە گۆرانیش بە مطلقی هەمووی حرام نییە بەڵام تۆ گۆرانیەک دانێ هەچی واری مێش کدێ شەکلەکە هەر ئەوە تا ئیتر خەریکە هەڵەفڕی دەسەکەیتە هەڵپەرکی و خۆ بادان و شان بادان و تەزبیع بادان ئەمە لەگەڵ ئیسلامە ناکونجێ خوا فەرمی ومن الناس من يشتري لهو الحديث ليضل به عن سبيل الله لا سورة لقمان سرتاي سورة لقمان فما قرانيا ناشرعيانيا يا هي عرق أبال عرق أخواته يا هي نيرجلا كيش كاكا علم عليه خراب علم عليه خرابة زررت بيجينيا أمانة مكة أو قشت بو بعبادة أمجا نازام کاتم زۆر گوتنیانە خاڵی کۆتایی ئەکەمە کۆتایی ئەگەر ئێوە پرسیارێکتان بێ ئاگابوون لە عیبادەت و نوێژەکان کاکە تو ئیمڕۆ لە ئیمڕۆ تۆ لە سەفرەی ئیجازە نیت لە عیبادەت سەفرەی قەینا نوێژەکانت کورت کەرەوە لە سەفەری کۆی کەرەوە قەیناکە قەسوور جەمعی بکە بەڵام تۆ بۆ ئیلای خەیتە ڕۆژی جومعەوە ێ باشە ئەی خەیتە ڕۆژی جومعەیشەوە بڕۆ لە شوێنێک نوێژە جومعەکەت مەفەوتێنە ئیلا اللهم ئەگەر لە سەفەر بێ ئەو کەسە سەفەرێکی دوور بێ یەک جمعە بێ قەینا جمعەکەیش نەکات چونکە سەفەری مباح ئینسان دروستە مەسەلەن نوێژی جمعەیش نەکات لە سەفەرە بەس تو هەموو جمعەیە بڕۆیت و نوێژە جمعەکەت بڵێ بەڵام من لە سەفەرام ئەوە نابێ ئیسلام ئەفەرمێ ئەگەر لە دەشت و دەرا ئینسان نوێژ بکە ئاگای لە ڕکوع و خشوعی بێ وەکو لە حەدیثێک هاتووە ئەفەرمێ ئەجری 50 نوێژی هەیە وەکو لە حەدیث ئەفەرمێ فإذا صلاها في فلاة فأتم ركوعها وسجودها بلغت 50 صلاة ئەفەرمێ ئەگەر کەسێ لە چۆڵەوانیەک نوێژەکەی بکە بەڕێک و پێکی ئاگای لە خشوع و ڕکوعی بێ ئەو ئەجی 50 نوێژی بۆ نووسی زۆر باش بۆ ئینسان جانبی خوا و نوێژکردن و تۆزی بیرکردنەوە لە قیامەت و لە جوانی و لە زیندووبوونەوە ئەم شانە فەرامۆش نەکا کارێکی باشەکە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد چیمەنی زانای سپاسکەم سپاس وڵە خۆشەویستان بە پیاوازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هیوادارین سەرجەم بڕگە بابەتەکانی ئەمڕۆجێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و سوودتان لێ بینی بێ هیوادارین هەر شاد و ئاسوودە بوون خواتان بەڵازان و خۆشەویستان هیواخوازین هەمیشە لە خۆشی و شادی و لە گەشت و سەیرانێکی جوانی لەگەڵ ئادابەکانیانی پیرۆزی ئیسلامدا بن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ